زۆر باش. ئازیزان، دۆستانی فلیم سازان، خۆشحاڵین جارێکی کە لەگەڵتان یەکە گرینەوە و وا دوو هەفتەی بەسەر چوو، دوو یەکشەمی بەسەر چوو، وا ئێستا پێتان شاد بووینەوە. تەوەری ئەمڕۆمان بابەتێکە بۆ فلیمسازی، بۆ پرۆسەی پێگەیاندنی فلیم زۆر پێویستە. ئەویش فۆرمە. فۆرم ئەلبەتە بۆ پێکهاتەی فلیمبارێکی دەرونی لە لای وەرگر دروست دەکات و لەبارە دەرونیەکەیە ئەتوانین بڵێن ئەو کەش و ئاوهەوایی کە لە فیلمەکە و بابەتەکە و مەبەستەکەی دەرهێنەر و نووسەر هەمووی لەوێ کۆ ئەبێتەوە و لە لای وەرگر ئەتمۆسفیرێک دروستە بێت، خەیاڵێک دروستە بێت. لە ڕێی ئەو خەیاڵەوە وەرگر ئەتوانێ با بڵێن ئەو دنیای لەلا دروست بێت کە لە فیلمەکەیە هەیە. اینجا بۆ ئەوە من نامەوێت زۆر زیاتر لەسرە بابەتە بڕۆم، زیاتر ڕوو لە هاوڕێی ئازیزم کاک شاهۆ ئەەکەم. کاک شاهۆ بە خێراتن دەکەم، بە خێربەی سەر هەردوو چاومان بۆ سەکۆکەی خۆت، بۆ پلاتفۆرمەکەی خۆت، بۆ ماوەکەی هەمووتان فلیم سازان خۆشحاڵین بتوانین لەم وانەیەی بەڕێستەوە بۆ ئەم دەلاقەیە سوودێکی بە پێز وەرگری. نازانم من پرسیارکەم یان خۆت یەکسەرە چیتە ناوەوە بۆی باز لە فۆرم بکەی کاک شاوەجان. زۆر سپاس کاک سەرکەوجان، سواز بۆم دەرفەتە. وەڵا نازانم هەست دەکەم وا باش بێت کە خۆم قسە بکەم یان ئەگەر پرسیارێک کرد یان دوایی من لەگەڵتە گەنگەشەیەک دروستەکەی. زۆر باشە، زۆر باشە. جا بەر لەوە یەک لەحزە هاوڕێیان یارمەتیم بن بۆی کە لە ئینەکەی خۆشمەوە دەستخۆش. ئێمەش لێرەوە لە کۆمەڵە جێگەوە شێریەکەی. زۆر تاک، زۆر باشە. بێگومان وەکو ناونیشانی وانەکە لە ناونیشانی وانەکە دیارە و جەنابی شەباسەکەر ئێمە باسی فۆرمی فیلمەکەین ئەمڕۆ، و کاتێک کە باسی فۆرمی فیلمەکەین پێویستمان بەوەیە کە بزانین ومبەستمان چیە لە فۆرمی فیلم. بۆ ئەمەش ڕەنگە سەرەتاوا باش بێ کە هەر یەکە لەو دوو تێرمە، لەو دوو چەمکە، هەم فیلم بەجیا و هەم فۆرم پێناسەکەینەوە. ئەگەر سەرەتا بپرسم فیلم چییە، ڕەنگە پرسیارێکی تۆزێک هەزەلی دەرکەوێت، بەڵام لە پەیوەندیە بەم بابەتەی ئێمەوە، لە پەیوەندیە بە بابەتەکەمانەوە پێویستە جارێکی تر پێناسەی فۆرم کەینەوە، یاخود پێناسەی فۆرم بەجیا و پێناسەی فیلم کەینەوە. مەبەستمان چییە لە فیلم، مەبەستمان چییە لە فۆرم، بۆی کە بچینە ڕێگوڕیشەی چەمکەکەەوە. کاتێکە ئەڵێین فیلم بەداخەوە ئەڵم کە من پرزنتیشنێکم ئامادە کرده بوو بۆی ئەنە کێشەی تەکنیکیەوە نەمانتوانی کە بڵێن سلایدەکانی ئەو پرزنتیشنەتان پیشان بەم، ڕەنگە زیاتر هاوکار بواە لە بابەتەکەیە بە شێوەیەکی وێنەی. لە بەرەی ئەمڕۆ باسی فۆرمی شەکەین، خۆشتر وا بوو کە هەمە چەشنێک هەبێت لە فۆرمی وانەکەشمانە نەگەرەوەی کە من ببینن. بەرحاڵ کاتێک کە باسی فیلمەکەین، کاتێک ئەڵێن فیلم وەکو وشە لە کۆنار بەو شریتە، بەو بەکرەیە وتراوە کە
فیلمی لەسەر هەڵگیراوە یاخود ئەو شریتە ئەو بەکرەی کە پێی ئەوترێ فیلم کە پێی وتراوە فیلم بە وتراوە فیلم هەرچەندە وشەی فیلم لە ئەو واتایەکی ئێمە ئێستا بۆی بەکارێنین ئەمانەوێ وەکو بەرهەمێکی هوەری بینراو پێناسەکەین کاتێکەڵێن فیلم واتە بەرهەمێکی هوەری بینراو کە مەبەستێتی چیرۆکێک بیرۆکەیەک تێگەشتنێک هەستێک دۆخێک بگوازێتەوە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی وێنەی جوڵاوە کەواتە فیلم یاخود بە ئینگلیزی پێشەوترێ موڤی کاردووکیان مرادیفی یەکن یەکێک لە معناکانی ئەگەر ئەو شریتە بەکرێ بێت مانا سەرەکیەکەی ئەوەی کە ئێمە بەکارێنین لێرەیە بریتە لە بەرهەمێکی هوەری بینراو کە چیرۆکێک بیرۆکەیەک یاخود ئیحساس یا بارودۆخێک لە ڕێگەی وێنەی جوڵاو ئەگوازێتەوە جا پرسیارەکە لێرە ئەوەیە کە ئایا ئەم وێنانە بەرجەستەن بۆ ئێمە یاخود بە مەفهومێکی تر ئایا ئەم وێنانە جەستەیان هەیە مەبەستمان لە جەستە چییە ئەگەر لە سەردەمی ئەنالۆگە بڵین لە سینەمای کلاسیکە وێنەکان لەسەر ئەو شریتانە هەڵگیرا بێتن باشە کە پێی وتراوە شریتی فیلم یاخود بەکرەی فیلم لەم سەردەمەیە لەسەر یعنی بە شێوەی میمۆری بە شێوەی جیاواز لەسەر ئۆنلاین هەندێک جار ئەو فیلمانە هەڵەگیرێ یاخود ینی فیلم ئەو جەستەیی جارانی نەماوە گەر شریت و بەکرە لە سەردەمێکە هەبوو بێتن لە سەردەمی هەشتاکانەوە کە پێوترە سەردەمی دیجیتال وردە بڵین هەموو شتێک یاخود سەردەمی زانیاریشی لەوترێ هەموو شتێکە بێت بە دیجیت بڵین بە ژمارەی بڵین دیجیتاڵی ئەم ژمارانە وردەوە ئەکا کە ئێمە لەو جەستەیە بڵین لەو فیزیکاڵەتی فیلم کە لەسەر شریت و بەکرە بووە بگوازینەوە بۆ سەردەمێک کە دیسکەکان پێ ئەبن CD DVD و دواتر بلوڕێی کە ئێستا خەریکە ئەوەش نامێنە پلاتفۆرمەکان هەن و ئێستا هاردەکان هەن کە فیلم لە خۆگرن باشە بۆچی چوومە ناو ئەم تەفاسیلەوە ئێستا ئەمە ڕوونکەمەوە هەموو شتێکی تر یاخود کاتێک کە باس لە بەرهەمێکی مرۆیی یەکەین جگە لە فیلم هەموو بەرهەمێکی مرۆیی جەستەی هەیە باشە یاخود لایانی فیزیکی هەیە و ئێمە کاتێکە باسی فۆرمەکەین ئاسانتر ئەتوانین لە ڕێگەی فیزیکاڵەتی شتەکانەوە لە ڕێگەی جەستەی شتەکانەوە باشتر فۆرمی شتەکان هەست پێ بکەین ینی مەبەستی من ئەلێرە ئەمەیە کە لە ڕێگەی جەستەی شتەکانەوە لە ڕێگەی دیوی فیزیکی بەرهەمەکانەوە ئەتوانین باشتر شتەکان هەست پێ بکەین و فۆرمەکانیان بناسینەوە کاتێک باسی فۆرمەکەین بەمانا گشتەکەی یاخود پێناسەی فۆرمەکەین مەبەست لە فۆرم شێوەیەکە یاخود دەرکەوتەیەکی بینراوە کە پێکهاتەی شتێک یاخود پێکهاتەی شتێکە کە ئەوێت شتێک بگەێنێ یاخود شتێک پیشان با شتێک بخاتە ڕوو کەواتە بەگشتێ توانین بە فۆرم بڵین ئەو شکڵەیە کە بەهۆیەوە شتێک هەیە یعنی بۆ نمونە ئەگەر کەسێک هەیە کە ئێستا قسە بۆ ئێوەکە بەهۆی جەستەیەوە هەیە بەهۆی ئەم جەستەیەوە هەیە کە ئێستا ئەتوانە قسە بۆ ئێوە بکە باشە ینی ئەمە فۆرمی منە بۆ نمونە وەکو شاهۆ فۆرمی شتێک لە ڕێگەی زیاتر لە ڕێگەی جەستەیەوە هەیە یعنی فۆرمی شتەکان شێوەی شتەکان لە ڕێگەی جەستەیانەوەیە لە ڕێگەی ئەو دیۆفیزیکال ینی فیزیکیانەوەی بەڵام کاتێک باسی فیلمەکەین ئێمە جەستەی فیلممان نییە ینی بەو معنایی کە لە شتەکانی ترا هەیە با نمونەیەک بێنینەوە بۆ نمونە کاتێک باسی پێنووسێکەکەین باسی کورسیەکەکەین مێزێکەکەین هەرێکێک لەمانە فۆرمێکیان هەیە و ئەم فۆرمیان ئێمە زیاتر لە ڕێگەی جەستەیانەوە لە ڕێگەی ئەو دیوە فیزیکی شتەکانەوە هەستیان پێەکەین کەمانە هەر وەکو فیلمێک و وەکو
هەموو بەرهەمە هوەری و ئەدەبیەکانی تر بەرهەمی مرۆڤن باشە بەڵام بێگومان جیاوازن لە بەرهەمە ئەدەبی هوەریەکان بەڵام مەبەستمەوەی ئەوە ڕوونکەمەوە کاتێک باس لە بەرهەمێکی ئینسانیەکەین زیاتر لە ڕووی جەستەیەوە باشتر هەست بە فۆرمەکەیەکەین فۆرمەکەی ئەناسینەوە بەڵام لە فیلمە جەستەی فیلم ئەگەر لە سەردەمی زووە ئەنالۆگ بوو بێت یاخود شرید بوو بێت یاخود بەکرە بوو بێت کە لەم سەردەمە ئەوەی ژنیە باشە ئێمە ناتوانین لە ڕێگەی ئەو شتانی کە فیلم هەڵەگرن فۆرمی فیلم بناسینەوە ئەی چی ئەیکەواتە فۆرمی فیلم چۆن نەتوانین بناسینەوە ئەگەر تەختەیەک ئەگەر وەکوتم کورسیەک مێزێک گۆزەیەک هەر بەرهەمێکی تری مرۆڤ لە ڕێگەی جەستەیەوە بناسینەوە فیلم لە ڕێگەی جەستەیەوە ناناسرێتەوە بەڵکو یاخود فۆرمی فیلم لە ڕێگەی جەستەیەوە ناناسرێتەوە لە ڕێگەی ئەو دیوە فیزیکیەوە ناناسینەوە بەڵکو ئەوەی کە ئەتوانین فۆرمی فیلمی پێ بناسینەوە چییە ئەوەی کە ئەتوانین بڵین فۆرمی فیلمی پێجا بکەینەوە لە فۆرمی شتەکانی تر ئەوەیە کە فۆرمی فیلم پرۆسەیەکی تەواو زەینی و زیهنیە یعنی ئێمە تەنیا بە سەرنجدان یاخود لە ڕێگەی هەستکردنمان لە ڕێگەی بینینمان بۆ فیلمەوە ئەتوانین فۆرمی فیلمەکە دەستنیشانکەین یاخود بناسینەوە هەستەکەم قسەکەم ئاڵۆزی پێمێ باشتر ڕوونیکەمەوە وەگوتم ئەگەر بەرهەمەکانی تر لە ڕێگەی جەستەیانەوە بناسرێنەوە ئەوە ئێمە زیاتر لە هەستێکمان ئەتوانین بە زیاتر لە هەستێکمان هەست بە فۆرمی فیلمەکە بکەین ینی هەست بەو شێوەیە بکەین بەو دەرکەوتەیە بکەین کە لە بەردەممانایە بۆ نمونە وێنەیەکی عومەری خاوەر عەفو پەیکەری عومەری خاوەر کە سیمبولی بۆ نمونە هەڵەبجەوەیە وەکو سیمبولێکی ئەو کارە ساتە سەیرەکەین پەیکەرێکی ئەو پیاوە زیاتر بەرهەستر و بەرجەستەترە وەک لە وێنەی ئەو کەسایەتیە وەک لە وێنەی عومەری خاوەر یعنی دایمەن ئەو شتانەی کە جەستەیان هەیە مرۆڤ زیاتر لە هەستێک بە زیاتر لە هەستێک ئەتوانێت هەستیان پێ بکە ئالێرەوە کە فیلم جەستەی نییە کە جەستەی فیلم ئەگەر بۆ نمونە شریتێک بێت دیسکێک بێت یاخود میمۆریەک بێ هەر شتێکتر بێ ئەمە بەشێک نییە لە پێک هاتەی فیلمەکە لەبەرەوە هیچ گرنگیەکی ئەوتۆی نییە لە فۆرمی فیلمە بەڵکو ئەوەی کە لە فیلمە گرنگە لە ناسینەوەی فۆرمی فیلمە گرنگە ئەو پرۆسە زەینی و زیهنیەیە هەر بۆیە کاتێک کە باسی فۆرمی فیلمەکەین ڕوبەڕووی ئاڵۆزی و دژواری زۆرە بینەوە یعنی ئێمە بەر لەوەی کە بچینە سەر پێناسەی فۆرمی فیلم ئەم پێشەکیە زۆر گرنگە بۆی کە بزانین بۆچی فۆرمی فیلم ئاڵۆزترە جیاوازترە لە فۆرمی شتەکانی تر بەرهەمەکانی تری مرۆڤ لەبەرەوەی کە فۆرمی فیلم مرۆڤ ئێمە تەنیا لە ڕێگەی هەستی بینین و بیستنەوە بەریەکەوین و ئەتوانین بیناسینەوە ناتوانین دەست لە فیلم بین ناتوانین بەهستەکانی ترمان بە تامکردن بە بۆنکردن هەستی پێ بکەین لەبەرەوەی کە فیلم لەبەر ئەمەیە وا ئەکات کە فیلم و فۆرمی فیلم پرۆسەیەکی زەینی و زیهنی بێت یعنی ئێمە تەنیا لە ڕێگەی سەرنجدانەوە لە ڕێگەی بینین و بیستنەوە ئەتوانین هەست بە فۆرمی فیلم بکەین نەک وەگوتم لە ڕێگەی هەستەکانی تر بەشداریمان لەگەڵا ناکەن بۆ نمونە ئەگە لە پەیکەرتاشیا بتوانین لەمسی شتەکان بکەین یاخود تەنان لە شێوەکاریا بتوانین بۆنی بۆیە بکەین بۆنی کانڤاسکەین یا دەستی لێبین منم ڕوونکردنەوەیەک بدەم بۆ یارمەتیدانت لێرە بۆی زۆرتری کەمەوە بابەتەکە پێم وایە بزانم تۆشر وایە مەسەلەن ێسەیەکێک کە سەیری سێوەکەی
فۆرمی سێ و شکلی سێ و جیاوازە لەگەڵ پرتەقاڵ لەگەڵ لەگەڵ مۆز با بڵێن وا ئەکەوێتەوە بەڵام تۆ هەر ئەو سێوە سێوی لاسوورە و سێوی زەرد و ئیتر جۆری سێوەکان جیاوازیانەیە ئەوان شەریەکەی فۆرمێکی بۆ خۆیە اینجا بابینە ناو فیلم سێرەکەی چۆنەڵێ فیلمی ڕووسی بۆ خۆیان بە هەموو بە گشتی فۆرمێکیانەیە زۆر جیاوازە لەگەڵ فیلمی ئۆسکاری ئەوەی کە بۆ ئۆسکار ئاماداکرێ و ئەوانیش زۆر جیاوازن هەردوو لایەن جیاوازن لەگەڵ ئەو فیلمانەی کە چنەکانەوە فۆرمەکانیان جیاوازە لەگەڵ ئەوەشە هەر دەرهێنەرێک بۆ خۆی کاتێک کە ئیشەکان لەسەر فیلمێک هەر فیلمەش فۆرمێکی تایبەتی هەیە چونکە دەرهێنەرەکە یان نووسەرەکە بە کۆی گشتی کرووەکە ئەو فۆرمەی بۆ دروستەکەن ئەو فۆرمەش وەکو جەنابەت وتت طبعاً سینەما بینینە پێش هەموو شتێک پێشەوەی جۆگرتن و شتەکانی تر بێت بینینە ئەگەر ئەوە نەبێت ئەوەی کە لە ژیانە هەیە و ئەوەی کە لە کامیرەیە پێمان پێشانە درێت ئەگەر بینین نەبێتەوە بە بیستن ئەچێتە بواری میوزیکەوە بواری رادیۆوە چێتە بواری شتێکیکەوە بۆیە بینینە بەڵام بە هەموو پرۆسەکانی تر بە دەنگ و بە ڕنگ و بە هەر هەمویانەوە ئەتوانن فۆرمێک بۆ فلیمە دروستکە وابێ دەمە ڕوونترە بزەوت من سەرەتا ویستم ئەوە ڕوون بکەمەوە کە بۆچی زۆر جار ئێمە کە باسی فۆرمی فیلمەکەین ینی تووشی دژواریە بین یا بۆچی هەندێک جار من ئەوە بیستمەوە و گوێم لێ بووە کە کاتە باسی فۆرمەکەی وازان وا هەستەکەی وا تێگەیشتون کە تەنیا باسی وێنەی فیلمەکە بکرێت یا خود لایەنی ساتیکی فیلمەکە کرێت یا هەندێک جار بە جۆرێک بەکارە برێ وەگەوەی کە مەبەست لە کۆمپۆزیشنی بۆ نمونە گرتەکان بێ بەڵام لە ڕاستیە کاتێک باسی فۆرمی فیلمەکەین وەکو جەنابەوتە شتەکە زۆر لەوە گژگیرتر و گەورەترە من ویستم باسی ئەو جاکاریە بکەم بەڵێ ویستم باسی ئەو جاکاریە بکەم کە شتێکی پێش نازانم حەز ناکەم پێشت کەوم طبعاً فۆرم جیاوازە لەگەڵ ژانر بێگومان ژانر و لەگەڵ جۆرەکان مەسەن کە ماڵێن فیلم کارتۆن ئەویش بۆ خۆی کۆمەڵە فیلمی فۆرمی هەیە کاتێک ماڵێن ژانرێکی درامیە یا ژانرێکی چێشمەییە ئاکشنە بەڵام ئەوانی شەریەکەی بۆ خۆی فۆرمی خۆی هەیە بەڵێ ویستم بۆ ئەوە شتێکەڵ نەبێت نازانم ناشمەوێت پێش زۆر ڕاستە ئەو مەسەلەی ترە ژان بابەتێکی ترە بەڵام کاتێک کە باس لە فۆرمی فیلمەکەین مەبەستمان لە کۆی شێوەی بینرا و بیسراوی فیلمە یاخود کۆی پەیوەندی پێکهاتەکانی فیلمە بە یەکترەوە کاڵین پێکهاتەکانی فیلم مەبەستمان لە جێڕانەوەیە لە میزانسینە لە سینەماتۆگرافیە لە دەنگە لە مۆنتاژە هەموو ئەمانە پێکەوە پەیوەندی هەموو ئەمانە پێکەوە بریتیە لە فۆرمی فیلم یعنی فۆرمی فیلم پەیوەندی هەموو یەکەکانی فیلمەکەیە پێکەوە کاتێک کە باز لە فۆرمی فیلمەکەین مەبەستمان لە کۆیەکە یعنی کاڵێن کۆیەک مەبەستمان لە هەموو پێکهاتەکانی فیلمەکەیە بەیەکەوە چۆن ئیشیان کردووە بۆ ئەوەی فۆرمێک شێوەیەک بن بەدەستەوە وەکو باسیشم کرد ئەم فۆرمە ئێمە تەنیا لە ڕێگەی بینین بە دەرەجە یەکەم بینین و هەندێک جار بیستنیشەوە هەستی پێەکەین و ئیناسینەوە چونکە تاوان دەنگ زۆ گرنگە لە سینەمایە ئەمە هیچ هینێک قسەگەڵ ناگرێ بەڵام قسەکە ئەوەیە کە وەکو جەنابیشە باسی کرد سینەما میدیۆمێکی بینراوە بە وێنە ئیشەکە بە وێنە ئەجێڕێتەوە و دەنگیش لێرە هەندێک جار لە وێنەکە گرنگترە بەڕاستی لە هەندێک شوێنە دەنگی فیلمەکە لە وێنەکە زیاتر ئیشەکات بەڵام ئیترەمە کەوتۆتە سەر فیلمە ئەو هەر فیلمێک یاخود کەوتۆتە سەر جۆری بەکارهێنان و ئیشکردنی ئەو فیلمسازە کە چۆن بەکاری هێنێ وەکو اختیارێک بەڵام کاتێک کە باس لە فۆرمی فیلمەکەین مەبەستمان لە هەموو پێکهاتەکانی فیلمە پێکەوە ئەمە فۆرمی فیلمە من داوا لێبوردنتان لێ کە مەستەکەم کە لای من بڕا بەڵام هیوادارم بەم زوانە بگەڕێتەوە
جانتوانی بەردەوام بی دەگەر بۆی بابەتەکە دانابڕێ. زۆر باشە زۆر باشە. کەواتە وەکو وتمان پەیوەند کاتێک باسی فۆڕم فیلمەکەین باسی هەموو پێکاتەکانی فیلمەکەین پێکەوە، چونکە هیچ پێکاتەیەک لە هەر پێکاتەیە کە بەکار هاتووە لە فیلمەکەیە بەشێکە لە کۆی فیلمەکە، بەشێکە لەو کۆیەکی ئێمە دوجار سەیرەکەین و هەستی پێەکەین و ئەی بینین، یعنی هیچ پێکاتەیەک دابڕاو نییە لەویتر. لەبەرەوە کاتێک باسی فۆرمی فیلمەکەین باسی هەموو پێگاتەکانەکەین پێکەوە. بەڵام ئەگەر بۆ نمونە وەکو لە پێشتر باسم کرد، ئەگەر مێزێک بۆ نمونە لە تەختە و بزمار و لە جۆری تەختە و لە هەندێک شت پێگات بێت، لە بۆیاخ پێگات بۆیە کرابێت، لەمانە پێگات بێ، فیلمیش بێگومان لە کۆمەڵی پێکاتە پێگاتوە. ئەم پێکاتانێک ئێستا باسم کردن، میزانسین، سینماتۆگرافی، دەنگ، مۆنتاژ، گێڕانەوە، هەرێکێک لەمانە لە ڕێگەی چیوە ئێمە بەر ئەمانە ئەکەوین؟ لە ڕێگەی گرتەکانەوە. یعنی لە سینەما لە فیلمە بچووکترین یەکەی فیلم گرتەیە، باشە، و هەر گرتەیەک باشە، هەر گرتەیەک کاتێک ئەندرێ بە گرتەیەکی ترەوە ئەم دوو گرتەیە پێکەوە پێویستە شتێک دروست بکەن، شتێک پێک بێنن. بۆیە وەکو ئەزنشتاین کە یەکێک لەوانە ئەناسرێت کە هەم باوکی فۆرمالیزم لە سینەمایە و زۆرترین وتاری دەربارەی فۆرمی فیلم و فۆرمالیزم هەیە، ئەویش ینی باز لەوەکە کە چۆن گرتەیەک یاخود کادرێک لەگەڵ کادرێکی ترا، گرتەیەک لەگەڵ گرتەیەکی ترا پێکەوە شتێکی گەورەتر دروست دەکەن. و بەم شێوەیە فیلمەکە لە ئەنجامی گرتەکانەوە ئێمە سیکوێنس و سین و بەم شێوەیە فیلمەکە گەورەترە بێت یاخود زیاتر دروستە بێت. هەموو ئەم بەشانە پێکەوە چی دروستەکەن؟ فۆرمی فیلمەکە دروستەکەن. بەڵام ئەم عملیەیە کە گرتەیەک لەگەڵ گرتەیەکی ترا پێکەوە ئەلکێنرێن، هەندێک جار و ئەتوانم بڵین زۆر جار ئەمە بژاردەیەکە کە لە مۆنتاژە بڕیاری لەسەر درێ، و هەندێک جاری تر بژاردەیەکە کە مخریجەکە فلمسازەکە لە کاتی دەرهێنانە بڕیار لەم شتایەت. بە کورتی مۆنتاژ و دەرهێنان دوو ڕووی یەک دراون، ینی هەندێک جار یەکتر تەواوەکەن، هەندێک جار فیلمەکە لە مەرحەلەی مۆنتاژە وەکو ئەزنشتاین کە ئەی کرد لە مەرحەلەی مۆنتاژە فیلمەکەی دروستە کرد، و هەندێک فیلمسازی تر ڕۆڵی مۆنتاژ کەمەکەنەوە، بەڵکو زیاتر گرنگی بە ئیخراجەیەن و گرنگی بە واقع خۆیەن. هەڵبەت بە شێوەیەکی گشتی ئەوەی کە کامێرە وێنەیەگرێت باشە چییە؟ ئەوەی کە کامێرە وێنەیەگرێت ئەشێ وێنەی واقع بگرێت، یعنی کەمترین دەستوەردان بکات لە ڕێگەی تەکنیکەوە لە واقعە لەو شتێک کە وێنەیەگرێ، و ئەکرێ ئەو شتێک کە وێنەیەگرێ بە تەواوی دروستکراو بێت، یاخود با بڵین فیکشن بێ، خەیاڵی بێت. ئەگەر چی دوجار هەموو فیلمێک بە دۆکیومنتەوە بە ژانری واقعیەوە بە ژانری فیکشنەوە، کە فیکشن جگەلەوەی کە ئێمە بۆ تعبیرکردن لە بیرکردنەوەی فیلمسازێک بەکارێنین، فیکشن ژانریشە، یعنی فیکشن ژانرێک لەناو سینەمایە. هەموو ئەمانە پێکەوە بەرهەمی خەیاڵی فیلمسازەکەن، هەموو ئەمانە پێکەوە بەرهەمی خەیاڵی ئەو فیلمسازن کە بڕیارەیە چ گرتەیەک بخاتە ناو فیلمەکە، و تەنانەت ئەوانش کە ینی ڕەنگە بڵم سینەمای ئۆبسەرڤیشناڵ یاخود چاودێری تەرەقۆب کەمترین دەستوەردانەکات لەو شتێک کە وێنەیەگرێ، بەڵام دوجار ئەوانیش لە مۆنتاژە قەرار لەسەر ئەوەیان کام گرتە بخەنە فیلمەکەەوە، کام گرتەی تێنەخەن، کام گرتە لابن، کامە بخەنە پێشەوە، کامە بخەنە دواوە، ئەم گرتەیە بۆچێ بێ ماوەکی ئەوەنە درێژتر بێ، بۆچێ بێ کورتتر بێت. یعنی هەموو ئەم اختیارانەوە ئەکا کە دوجار هەموو بەرهەمێکی فیلم یاخود هەموو جۆرێکی فیلم بە وەگوتم
بەڵگەنامەیەوە بێت یاخود بە ئەو پەڕیفیکشنەوە بێ هەمووی بە اختیاری و بە فیلتەری فیلمسازەکەی تێ ئەپەڕێ لەبەرەوە بۆیە ئەوترێت فیلم بەرهەمی خەیاڵی فیلمسازە. بەهەرحاڵ بۆی مەسەلەکەمان نەچین بۆ شوێنێکیکە ویستم باسی ئەو بکەم کە هەر جۆرێکی بێت یعنی ئەگەر فیلمساز زۆرترین دەزوەردام کا لەو شتەی کە وێنەیەگرێ یاخود دروستی بکە یاخود وەکو ئیزنشتاین کە لە کۆتایی بڵین بەرهەمی ئیشەکانیا بڵێن لە ئیشەکانە دۆکیومنتێکی دروستکرد لەسەر مەکسیکۆوانە کە سەرەتا زۆر بە هین دەسی پێکرد سەرەتا زۆر بە ڕۆڵی مۆنتاژەوە دەسی پێکرد بەڵام دوایی گەشتەوە بە واقع خۆی و کەسێکی بۆرمنۆک و فلاهێرتیشمان هەیە کە بەڵگەسازێکی گەورەیە فیلمی بەڵگەنامەی دروستە کرد سەرەتا لە واقع ئەوەی نەکرد دوایی وردە بیری لە فیلمەکەی گرتەوە فیلمەکەی ڕێکە خست یعنی زیاتر بەرەو ئەوە چوو کە خەیاڵ لە فیلمەکەی بکاتەوە سیناری بۆ ئیشەکانی هەبێ بەر لەوەی کە بچێتەوە بەرحاڵ هەر کامێک لەو هەر جۆرێک لەو جۆرانی فیلم بێت دوجار تۆ لە مۆنتاژە فۆرمی فیلمەکەت دەستنیشانەکەی فۆرمی فیلمەکەت دیارەکەی زۆر باشە. ئێستا ئەگەر بپرسین مەسەلەی تر هەیە کە زۆر بەلامەوە گرنگە کە باسی بکەم ئەویش مەسەلەی فۆرم و ناوەڕۆکە یاخود هەندێک جار وەکو دوو پێک هاتەی فیلم سەیرەکرێ ئەگەر فۆرم وەکو وتمان کۆی شێوەی کارێکی هوەری بێت باشە بە هەموو پێگاتەکانیەوە ناوەڕۆگە توانین دەستنیشانی کەین بڵین ئەو دەرەنجامەیە یاخود ئەو بابەت و ئایدیا و چەمکانەیە کە لە کارێکی هوەریەکەوێتەوە ینی کاتێک کە باسی ناوەڕۆکەکەین مەبەستمان لەو مەفهومەیە لەو معنایە لەو بابەت و ئایدیا و چەمکانەیە کە کارێکی هوەری ئەیگەێنن ئەمە ناوەڕۆکە. بەڵام لە ڕاستیە کاتێک کە باسی فیلمەکەین باسی فۆرمی فیلمەکەین ناوەڕۆکیش لە خۆ ئەگرێت یعنی فۆرم و ناوەڕۆک بە هیچ شێوەیەک جا ناکرێتەوە هەندێک پێیان وایە ئەو دوشتی جیاوازن بەڵام لە ڕاستیە ئەو دوشتە تاواوکەری یەکترن. من وێنەیەکم حازر کردبوو بەداخۆ کە ئێستا ئەوە ناتوان بیبینن لە یەکێک لە فیلمەکانی تاهای کەریمیە کارکتەرێکی هەنگوینە کاتە ناو دەفرێکەوە باشە ئەگەر بڵین ئەم دەفرە هەر جۆرێک بێت شوشە بێت نایلۆن بێت کەسێک دەتوانە بڵێ ئەو هەنگوینە هەر هەنگوینە باشە بەڵام ئەگەر ئەم هەنگوینە بخێنە ناو عەلاگەیەکی ڕەشی خۆڵەوە معنای مەفهومی ینی بینایی ئێمە تەسەوری ئێمە زەوقی ئێمە بۆ ئەو هەنگوینە ئەگۆڕێت کەواتە ئەوانەی کە پێیان وایە کە فۆرم دەفرێکە بۆ گەیاندنی ناوەڕۆک لە ڕاستیە لەوە تێنەگەشتون کە فۆرم و ناوەڕۆک پەیوەندیان هەیە لەگەڵ یەکتر تەواوەکەن وەکو ئەو نمونەیەکی هێنامەوە یعنی ئەگەر بۆ نمونە ئەو هەنگوینە لە عەلاگەیەکی خۆڵە هەڵگیرێ یا خود لە شتێک هەڵگیرێکە ئێمە وەکو مرۆڤ بەشیای ئەو شتەی نازانین مەفهومی هەنگوینەکە ئەگۆڕێ ینی هەنگوینەکە هەنگوین نییە لە ڕاستیە یعنی مەبەستم لێرە ئەوەیە کە فۆرم و ناوەڕۆک پێکەوە یەکتر تەواوەکەن بۆ نمونە ئەگەر با نمونەشتر بینەوە کە ئەمە لە ناو سینەمایە چەند جیاوازە یاخود چەندێک تاواوکەری یەکترن فۆرم و ناوەڕۆک بۆ نمونە ئەگەر کەسێک قەرار بات فیلمێک دروستکە لەبارەی خێزانەوە باشە لەبارەی خێزانەوە لەبارەی باوکەوە ئەم بابەتە بابەتێکی گەورەیە بەڵام کاتێک کە تۆ قەرارەی ئەم باوکێکی تنوتیش بێت نێرسالار بێت بۆ نمونە ئەبێت فۆرمی فیلمەکەت بۆ ئەم مەبەستەی خۆت دەستکاری بکەیت ئەبێ بە جۆرێک دیزاینی کەی دای ڕێژی کە ئەو تنوتیژە فۆرمی فیلمەکە ئەو تنوتیژە بگەێنێ یاخود بۆ نمونە شێوازی بەکارهێنانی کامێرات ڕووناچیت ڕنگ جلوبەرجی کارکتەرەکەت ئەبێ بە جۆرێک دیزاین کەی و داڕێژی کە خزمەت بەگەیاندنی ئەو ناوەڕۆکە بکە ئەگەر بۆ نمونە تۆ نەتوانی بەو جۆرە ئەو شتەدا بڕێژیت کە ئەو مەفهومە بگەێنێ کەواتە ناوەڕۆکەکە ناگات یعنی ئەو باوکە
کە تۆ تێ باوچێکی تون و تیژ دەرچێت ئەگەر لە تەمسیلە لە جلوبەرگە لە هەڵسوکەوت و مامەڵەکردنە لە گۆشەی کامێرەیە لەمانەیە حەقی پێنەی بۆ نمونە هەندێک جا کلۆزاپی دەموچایی وەرنەگری کە قەهری لێبارێت و ڕێە ئەمر بە شتەکات ئەگەر تۆ ئەمە نەکەی مانای وایە ناوەڕۆکەکەت ئەو مەبەستەی کە ویستوتە بیگەێنی و ئایدایی کە لە پشتی کاکەتەوە هەیە و چیرۆکەکەتەوە هەیە ناگات کەواتە تۆ بۆ ئەوەی کە ئەم ناوەڕۆکە بگەێنی پێویستە دەستکاری هەموو فیلمەکەت بکەی ینی دەستکاری فۆرمی ئیشەکەت بکەیت کاڵێن فۆرمی ئیشەکەت لە ڕاستیە فۆرمی ئیشەکەت ناوەڕۆکەکە خۆیەتی یعنی هەر فۆرمەکەیە کە ڕاتەکێشێ بۆ ناوەڕۆکەکەش یعنی دووشتن لە یەکتر جیا ناکرێنەوە ینی بۆ نمونە ئەگەرێمە هەر هەمان شێوە هەمان بڵین مەبەست بە پێچەوانەوە بمانەیە بیکەین باوچێکی تێگەشت و بۆ نمونە خێزانێک کە ئەم ڕۆڵ و پێگەیان دیارە ڕێز یەکترەگرن تەفاوم هەیە لە بینیانە پێویستە تۆ میوزیک دەنگ بەگشتی کامێرا ڕنگ دیکۆریشن هەموو ئەمانە بخەیتە خزمەت ئەگەاندنی ئەو مەفهومەوە ئەو مەبەستەوە بۆیە ئەگەر ئەو وێنەیە بەو شێوەیە دروست نەبێت یعنی ئەگەر ئەو وێنەیە نەتوانێت ئەو مەبەستە بگەێنێ کەواتە ناوەڕۆکەکە ناگە ناوەڕۆکەکە ئەبێت ناوەڕۆکەکە پێویستی بەوەیە کە لە ڕێگەی ئەو فۆرمەوە لە ڕێگەی ئەو شێوەوە شکل بگرێت یاخود خۆی دەرخات یعنی ئەگەر ئەو فۆرمە نەبێت ئەو ناوەڕۆکە وجودی نابێت هەروەکو چۆن بۆ نمونە تۆ وەکو فیلمی چواردەی تەموو زاستەکەم بە مشتێک هین دەست پێکات گەنم و ئەوە یعنی ئەگەر تۆ گەنمێک بۆ نمونە بیتە بیابانێکەوە بێگومان گەشە ناکات ئەو لێدە ئەو شکل ئەو بەرهەمەی لێ ئەو بەروبوومەی لێ نایەتە دەرەوە کە ئێمە چاوەڕێەکەین لی بێتە دەرەوە بۆی ئەو بەروبوومە بدات پێویست بەوە ئەکات کە تۆ بیخەیتە ژینگەیەکەوە کە توانای ئەوەی هەبێت ئەو ناوەڕۆکە بێتە دەرەوە ئەو شتە بێتە دەرەوە کە پێویستە بێتە دەرەوە یعنی تۆ لە ڕێگەی دروستکردنی و لە ڕێگەی ژینگە سازی بۆ ئەم ناوەڕۆکە ئەتوانی بە ناوەڕۆکەکە بگەیت کەواتە ئەم ژینگە سازیە لە ناو سینەمایە پێی ئەوترێ فۆڕم و لە ڕێگەی فۆرمەوەی ناوەڕۆک تەجەلا ئەبێ و دەرەکەوێت ئەگەر بەتم دێمێ ڕوونکردنەوەیەک لەسەر ئەم بابەت ئەم چەمکە بڵێم با بڵێن گەلێ جا دەتوانین بڵێن تامە ئەتوانین بڵێن بارە سایکۆلۆجیەکەیە کە لە لای ڕوانەر دروستیەکەی بۆ نمونە هەر فیلمی تایتانیک ئێمە بۆیە باسی تایتانیکەکەم چەند دەرهێنەرێکی کەش هەیەە و فیلمە پێش جیمس کامێرۆن ئەوانش کردویانە بەڵام هەر خۆی وەرە دەریاکە و شەوەکە و بەلەمەکە و باخیرەکە با بڵێن پاپۆڕەکە و ئەمانە بە هەموویانەوە چەر ئەویان دروست کردووە بارە سایکۆلۆجیەکە بەڵام خۆ لە فیلمەکانی تریشا هەبووە ئەی بۆ ئەو فیلمانە نەیانتوانی بگەنە مەئاستا لێرەیە چییە چۆنێتی پێکەوە گرێدانی هەمویانە بە مۆسیقا و بە نواندن و بە ڕنگ و بە هەر هەموویەوە چۆن ئەتوانی ئەو فۆرمە دروستکەیت کە لە لای بینەر ئەو عالەمە ئەو جەوە دروست بێت لە خەیاڵیە خۆ هەر جیمس کامێرۆنەرە فیلمی ئەڤاتاری هەیە ئەڤاتار تۆ سێرەکەی کەسەکان کارەکتەرەکانی هەر بوونی کارەکتەرەکانی دنیایەکی غەریبە هەر ئەو سوچی کە دروستی کردووە دنیایەکی غەریبە ئەمە بە هەر هەمویانەوە فۆرمێکیان گەیانوە لۆ ڕێ ئەو فۆرمەوە ئەوێ بابەتەکە بڵێ و ئەگەر ئەو فۆرمەش نەبوایە بابەتەکە ناگات ئەو قسەی کە جەنابتە ئەو دێڕێ کە کۆتایی بەسەکەیانی ئەگەر ئەو فۆرمە نەبێت بابەتەکە نایەتە دەرەوە یاخود ئەو فۆرمە نەبێت ئەو بابەتە بۆیە هەندێک جار ینی ئەمە کێشەکەی هەندێک جار زۆر کەس ئایدیای جوانی هەیە بیرۆکەی جوانی هەیە خەیاڵی جوانی هەیە بەڵام کاتێک هێتە سەر دروستکردنی فۆرمەکە کاڵێن فۆرم وەگوتمان ئەو پێکهاتانە هەموویەتی کە جەنابە باسی کرد ینی ئەم پێکهاتانە پێکەوە کاتێک کە نازانی یاخود
نازانین چۆن بەکاریان بێنی بۆی کە ئەو فۆرمە دروستکەی کە وەگوتم ئەو ناوەڕۆکە ئەو بابەتەی پێ بگەێنی ئەیتر ئەلەوێ کێشەکە دروستە بێ کە من بەگشتی لەسەرەندە لە فیلمە کوردەکان قسەم کردووە باسم لەوە کردو کە کێشەی جێڕانەوەمان هەیە کێشەی ئەومان هەیە کە نازانین چۆن پێکهاتەکانی فیلم پێکەوە کارەکەن بۆ ئەوەی یەکەیەکی گەورەتر دروست بکە و بۆ ئەوەی کە بابەتەکە بگە هەڵبەت من وردە لە درێژەیەم بابەتەیە ڕەنگە هەندە نمونە بێنمەوە بەڵام زۆر فیلم کاتێک کە بیدات کە دەست پێکات خۆی فۆرمی فیلمەکە ڕاتە کێشە بۆ ئەوەی کە پێت بڵێ ئەم فیلمە دەربارەی چییە بۆ نمونە فۆرمی فیلمی وەکپەڵەیەک ئەوەی حەمەقادر کە فیلمێکی سربەخۆیە بە ڕیتمێکی خاو دەست پێکا فیلمەکە یعنی بانگهێشتەکە بۆی کە ئەم فیلمە بەم شێوەیە بەردەوامە بێت کە بە شێوەیەکی هێمن بە چۆنەڵی سەرنجدان لە شتەوردەکانی دنیاکەی خۆی باشە و بەم جۆرە بەردەوام بێ بۆ نمونە فیلمێکی ئەگەر بپەڕم بۆ فیلمێکی سپیلبەرگ ئێستا هاتەوە یادم وەکو جوراسیک پارک بە بیدایەتەکەی بە خێرایی دەست پێکە بە حەدەسێکی دین دەست پێکە تونوتیش دەست پێکە کە ئەم خێرایی وا لە ئێمە ئەکا ڕامانە کێشە بۆی کە ئەم فیلمە بدانین کە باسی تونوتیژیە باسی ئەو پێکدادانە باسی ئەوەیە ینی لەبەرەوە فۆرمی فیلم هەمیشە ڕاتە کێشە بۆی کە پێت بڵە فیلمەکە دەربارەی چه بابەتێکە یاخود پاشماوەی فیلمەکە دەربارەی چ شتێکە چۆنە بێت ئەگەر هەندێک خەسڵەتی فۆرم باس بکەم کە ئەتوانم ناویان برم بە چاوەڕوانیە فۆرمیەکان یاخود ئێمە چۆن لە ڕێگەی فۆرمەوە کۆمەڵێک تەوقعمان هەیە یاخود کۆمەڵێک چاوەڕوانیمان هەیە لە فۆرم بۆ نمونە یەکێک لەو تەوقعانە ئەوەیە کە سیستمی فۆرمی کە لە پێکاتەکانی فیلم پێگێت ئێمە چاوەڕێ ئەکەین هەر بەشێکی ئەم سیستمە فۆرمی کە دروستە بێ لە هەر فیلمێکە پێکەوە کار بکەن بە جۆرێک کە مای درکردن بێ یعنی چۆن بە جۆرە مای درکردن بێ ئێمە زۆر جار سەیری فیلمێکی ئەزمونیەکەین باشە ئەوترێت فیلمێکی ئەزمونی یعنی ئەزمونی هەڵبەت هەموو فیلمێک هەر ئەزمونیە بەڵام مەبەستمان لە ئەزمونی ژانری فیلمە و بۆ جۆرە لە فیلمە وترێت کە لە ڕووی فۆرمەوە ئازادترە بەرەڵاترە لە فۆرمەکانی تری فیلم یعنی خۆی زۆر واڵا ئەکا خۆی نابەستێتەوە بە جۆرێک لە فۆرمەوە بۆیە کاتێک کە ئەمە فیلمێکی ئەزمونیە بینین کە هیلاکمانەکات یعنی مای درکردن نییە زۆرتر ئەلەیە تووشی ئەو ئاستەنگە ئەبینەوە کە ئێمە کاتە سەیری فیلمەکەین هەمیشە چاوەڕوانیەکمان هەیە کە کۆی فیلمەکە پێکەوە کار بکە کە کۆی فیلمەکە پێکەوە سیستمێکی فۆرمی دروست بکە کە بۆ ئێمە مای تێگەشتن بێ بەڵام کاتێک کە فیلمێکی ئەزمونیە بینین هەڵبەت بەو شێوەی کە باسم کرد یعنی ئێمە تووشی ئاستەنگە کاتەوە ئێمە تووشی هیلاکی ئەکاتەوە ڕوبڕی ئەومانە کاتەوە کە مای درکردنی بۆڵێ باشە ئەو فیلمە باسی چی کرد یاخود ئەوە وتی چی ینی بە هیلاکمانە ئەومان لێ ئەکا کە بیخینە ژێر پرسیارەوە ئەوە یعنی ئەو سیستمە فۆرمیە لە هەموو فیلمێکە ئەبێ ئیش بکات تەنانەت لە فیلمی ئەزمونیشە یعنی لەو ژانرەی کە پێوترێ ئەزمونی لەوەشە ئەبێ سیستمێکی فۆرمی هەبێت یعنی سیستمی فۆرمی ئەوەیە کە پێکەوە هەموو پارچەکانی فیلمەکە هەموو پێگاتەکانی فیلمەکە بە جۆرێک پێکەوە بلکێنرێن کە شتێک ڕوون بکەنەوە شتێک بگەێنن ئیتر ئەم شتە وەگوتم ڕەنگە چیرۆکێک بێت طبعاً زۆر کەس پێیان وایە کە سینەما میدیۆمێکی جێڕەرەوەی و چیرۆکە جێڕێتەوە هەڵبەت وشەی جێڕانەوە لە ناو سینەمایە زۆر بەرفراوانترە لە چیرۆک زۆر فیلم هەیە چیرۆکی نییە لە ڕاستیە یعنی باسی لەحظەیەکی ئینسانەکە هەندێک جار باسی هەستی مرۆڤەکات با هەندێک جار بۆ نەفیلمەکانی گۆدار یاخۆت زۆر لە ئەزمونگەراکانە بینین کە هەمووی پارچە پارچەیە فیلمەکە یعنی ئەو پارچە پارچانە چوارچەوەیەکە بۆ دروستەکە کە تۆ چیرۆکێک نییە لە ڕاستیانی هیچ شتێکە بۆ ناگەڕێتەوە بۆ نمونە فیلمەکانی ئەوەی کە زۆر دیار بێت ترانسمالی زۆر جار گرنگی بە چیرۆک نایە ینی چیرۆکی لا گرنگ نیە ئەوەی کە لای گرنگە بۆ نەوە بارودۆخەیە کە
تەوقی ئینسانیەوە ینی بۆیە زۆر جار هەندێک لە فیلمەکان چیرۆک ناجێڕنەوە بەڵکو دۆخێکی ئینسانیە جێڕنەوە ینی چۆنەڵی چیرۆکێک باز ناکەن بەڵکو ینی مەبەستم ئەوە بوو کە مەفهومی دەستەواژەی جێڕانەوە یاخود چەمکی جێڕانەوە بەرفراوانترە لە چیرۆک لە سینەمایە کاتێک ئەڵێن چیرۆک وازەحەکە مەبەستمان لە کۆمەڵێک ڕووداوە کە پێکەوەلکاون کە پەیوەندیان هەیە کە پەیوەندی هۆ ئەنجام هەیە لە بینیانە بەڵام هەندێک جار جێڕانەوە لەوە گەورەترە و هەندێک لە سکۆڵەرەکان لێ کۆلەرەکان پێیان وایە سینەما هەر ئەبێ بجێڕێتەوە هەندێکی تر ینی ئەوە مجادلەی زۆر لەسەرە مناقەشەی زۆر لەسەرە کە هەندێکی تر پێیان وایە کە ئەشێت سینەما نەژێڕێتەوە ینی هیچ شتێک نەگێڕێتەوە بەرحاڵ هەر کامێکیان بێ هەر جۆرێکیان بێت ئێمە پێویستمان بەوەیە کە سیستمێکی فۆرمی ئیش بکات لە هەموو کارێ لە هەموو بەرهەمێکی بڵین سینەماییە کاڵێن سیستمی فۆرمی مەبەستمان چوارچێوەیەکە کە کارەکە فیلمەکە بەرهەمەکە بۆ خۆی دروستەکە کە بە شێوەیەک ئەو چوارچێوەیەکە سیستمێکە کە دوجار شتێک بگەێنێ بە بەرامبەرەکەی یاخود شتێک بگەێنێت ئەگەر وانە بێت ئەگەر سیستمێکی فۆرمی نەبێت لە ڕاستیە کۆمەڵێک وێنەی پارچە پارچە و کە ڕەبتیان نییە بە یەکترەوە هیچ ناگەێنە بە ئێمە ینی ئێمە ڕۆژانە بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئاینە خوارەوە ینی چەنەها وێنە ئەبینین کە ڤیدۆ ئەبینی کە پەیوەندیان نییە بەیەکەوە ناتوانین ئەو شتانەمان بۆ کۆبێتەوە باشە بەڵام کاتێک کە بابەتێک ڕووەیە کۆمەڵێک وێنە ئەبینی کۆمەڵێک پۆستە بینین کە هەمویان پەیوەندیان هەیە بەیەکترەوە یعنی یین تێگەن کە هەموو ئەم بابەتانە دەربارەی چیرۆکێکە دەربارەی شتێکە هەڵبەت ڕێن مونەکەم زۆر باش نەبوو بێت بەڵام وەستم ئەوەیە کە ئەگەر ڕەبت ئەگەر چوارچێوەیەک نەبێت ئەگە سیستمێکی فۆرمی ئیش نەکات ئێمە ناتوانین لە بەرهەمەکە تێبگەین بۆیە لە هەموو کارێکی هونەریە تەنانەت بەوانش کە نانەوێت شتێک بجێڕنەوە ئللا ئەبێت سیستمێکی فۆرمی هەبێت یعنی بۆ ئەوەی کە ئێستا بۆ نمونە لە فیلمەکانی گۆدارە زۆر جار ئەبینین کە ناوێت چیرۆکێک بجێڕێتەوە ئەوێت ئەسڵەن پیشانی با کە دنیا پارچە پارچەیە کە ئەوەیە ینی ئەوێت سیستمی فۆرمەکەی بە شێوەیەک بێت کە ئەو چوارچێوە دروستکە کە هەموو ئەو شتە تایە کۆ بێتەوە ینی بە جۆرێک بێت کە هەموو ئەوشتانەی کە ئەوێت تایە کۆ بێتەوە یەکێکی تر لە تایبەتبەندەکانی فۆرم ئەوەیە کە لەسەر بنەمای ئەزموونی لە پێشینە دامەزراوە یعنی چی لەسەر بنەمای ئەزمووی لە پێشینە دامەزراوە ئێستا گەر من لە باسی فیلم نەکەم هەر باسی خۆم بکەم یعنی ئێستا گەر من لێرە بە جلوبەرگێکی زۆر غەریبەوە دەرکەوتمایە بە دەموچاوێکی زۆر یعنی کڵاوێکم باە بەسەر دەموچاومایان جامانەیەکم کردایەتە سەرم ئەم فۆرمەی من فۆرمێکی زۆر نامەئلوفە بوو یعنی زۆر نالایقە بوو بەم بۆنێ بەم وانەی کە من پێشکەشەکەم ینی فۆرمی ئینسانێکە قساکە لە سۆشال میدیایان لە هەر شوێنەکە لە هەر پلاتفۆرمەکە بێت بۆ کۆمەڵە کەسانێک بەو شێوەیە نەبوو کەواتە فۆرمەکەم زۆر غەریبە بوو هەمان شت لە ناو سینەمایە ڕاستە یعنی فۆرم لە ناو سینەمایە هەمیشە لەسەر بنەمای ئەزمووی لە پێشینە دامەزراوە بۆ نمونە نازانم ئەو ڤیدۆیە دروستکراوە یا دروست یان ئەوە بەڵام ئەو چەند چرکەیە ئەو فیلمەی کە برانی لۆمەر دروستیان کرد شەمە نەفەرەکە کاتێک بینە پێشچوی خۆت کاتێککە بۆ یەکەم جار کۆمەڵێک ئینسان سەیرەکەن کۆمەڵێک بینەر سەیری ئەو وێنەیە ئەکەن ئەو وێنە جوڵاو ئەکەن کاتێک شەمە نەفەرەکەیە بەرەو ڕویان یعنی هەست بە ترسەکەن لەبەرەوەی کە یەکەم جاریانە بەر وێنەیەکە کەون کە شەمە نەفەرە یە بەرە ڕویان نا ئەسڵەن هەر نەیان بینیوە نازان ئەو شتە چییە یان ئەو دەمانچەی کە لە فیلمەکەی پودفکینا هەیە بۆ یەکەم جار کابراایکی سمێڵسل زلکە فیلمێکی وێسترنە ناوی The Great Train Robbery شتێکی وایە بەهەرحاڵ پیاویشتیا دەمانچە ئەتەقێنێ یعنی تۆ بیر بکەرەوە کە لە 1970 یا لە دیداتەکانی سینەمایە کەسێک دەمانچەیەکی ڕۆڕووی بینەر تەقان بێت بینەرەکە هەستی بە ترس کردو نازانە و دەمانچە ڕاستەقینەی ڕاست ئەسڵەن هەموو شتەکە بۆی تازەیە ینی وەکە وایە کە ئێستا ئێمە هەمان شت بۆ کەسێک پیشانی کەسێک بین کە هەر شارسانەتی نەدی بێت بۆ نمونە
لە دارستانەکان ناژیابێت کە شتێکی وای پیشانەی ئەترسێت ینی هەڵبەت بزانێت بۆ منە ڕمێکی ڕمێک پیشان بکە بەرە ڕووی کامێرەکە چێ ڕەنگە بترسێت لە هەستکاکەەوە ڕمە بەریەکەوێت بۆ لەبەرەوەی کە ئەم فۆرمەی نەبینیوە ئەم شتەی نەبینیوە لەبەرەوە بەردەوام فیلمەکان لەسەر ئەزمموی لە پێشینەدا ئەمەزرێن ینی فۆرمی فیلمەکان لەسەر بنەمای ئەو ئەزمونانە دامەزرێن کە پێشتر دیمانە بۆیە کاتێک کە تووشی فیلمێکە بینی کە جیاوازە ئەڵین زۆر ئاڵۆز بوو نازانین باسیەکە یان زۆر جیاواز بیا هەر تێناگەین یان ینی هەست بەوە ئەکەی کە ڕاستی مای دەرکردن نیە بۆ فۆرمەکە گۆڕاوە یعنی ئەگەر بۆ نمونە باسی فیلمی بیرەوەریەکانی سەربەردی شەوکەدەمین کەین کە فیلمێکە چەند هێڵێکی تایە و بە مۆنتاژ هێڵەکانە چنەوە ناو یەک ئەگەر حساب ینی ئەگەر بۆنە فیلمێکی ئاو لە پەنجاکانە دروست بکرایە ڕەنگە شاکار بووە بۆ لەبەری یەشتا ئەو کاتە سینەما نەگەشت بۆەوەی کە بتوانێت ئاوا چەند هێڵە دروستکە لە چەند هێڵێکی جێڕانەوە دروستکەوە تێکەڵیان کا بە مۆنتاژ بۆ بەڵام کاتێ ئێمە لە 2015 سەیری فیلمێکی واکەین بینیومانە پێشتر لەمەمان بینیوە ها زۆر جار یعنی لە ژیان ڕۆژانە شمانە کە شتێک ڕۆیا زۆر جا کەس بە کەسێکە دەڵێ دووبارەیە بینیومانە دنیامان بینیوە یعنی ئەم شتەمان بینیوە پێشتر لە سینەماشا بە هەمان شێوە فۆڕم زۆر جار لەسەر بنەمای ئەزمموی لە پێشینەدا ئامەزرێ بەڵام هەندێک جار کەتا باسیەوەکەین هەندێک جار فۆڕم ئەکرێ دەستکاری کرێشتی جیاواز بە جۆرێکی جیاواز بڵین دروستکرێت ئەم جیاوازێشە وا ئەکات کە تۆ ئەگەر چی لەسەر بنەمای ئەزمموی لە پێشینە بینەرەکە و تەوەخۆی ئەوەیە کە تۆ شتێک ینی لەسەر ئەو ئەزمونانی کە پێشتر هەی بووە سەیری تۆکات بەڵام تۆ لە شوێنەکە تووشی شۆکێکەکەی تووشی جیاوازیەکە ڕوبەڕووی پرسیارەکەی تۆ ڕوبەڕووی گومانیەکەی تۆ لەبەرەوە ئەوە یەکێکی ترە لە خەسڵەتەکانی فۆڕم و هەروە خاصەتێکی تری ئەوەیە ئەگەر سەیری سیستمی فۆرمی بکەین هەندێک جار پێکهاتەیەک لە ناو ئەم سیستەمەیە بە ناتەواوی ئەمێنێتەوە نازانم ئێوە تا چەندێک بیرتان مابێ من نمونەی سابیرەوەریەکانی سەربەردەم هێنایەوە لە بیدایەتی ئەو فیلمەیە تقریبا ئەو کاتێک کە سنوورە چێتە ناو کەمپەکەەوە کە ئەو شوێنەی کە تەسویرەکەی دیاکەن بەلای یەکێک لە ژوورەکانە ئەڕوات لە ژوورێکە هینە بینێت بڵین ئەبینەکە لەسەر دیوارەکە شت هەڵکەنراوە نووسین هەڵکۆڵراوە و سەیری نووسینەکە ئەکات و کامێرەکەش ئەچێتە پێشەوە لە نووسینەکە بەڵام تێناگەین بۆچی ئەم کارکتەرە سەیری ئەم شتە ئەکات و نازانین بۆچی ئەو شتە خۆی چییە بۆچی وایە بەڵام ئەمەوە ئەکات ئێمە لە کاتی دروستبوونی سیستمی فۆرمیە یاخود فیلم سازەکاتێکە وەگوتم فۆرمی فیلمەکەی دروستەکە ئەکرێ ئەم پرسیارانە بۆ بینەرەکەی دروستکە یاخود هەندێک جار فیلمەکان بەم جۆرە بینەرەکان ئەخەنە ناو چاوەڕوانیەوە ینی وای لێکەن کە شتێک بۆی ببێ بە پرسیار هەروەکو ئەو نمونەی کە هێنامەوە لە بیدایەتی فیلمی جوراسیک پارکە هینێک شتێکی تون و تیژ دڕندەیەک لە ناو قەفەزێکە ئینسانێکە بات باشە یەکێک لە پاسەوانەکانە باتە ناوە بەڵام لە ڕاستیە تێناگەین بە ئەم شتە چی بوو کە لە ناوم قەفەزەیە بوو دوای ئەبینین کە چییە ینی ئیسەرەتا ئەبێ ئەیکا بە پرسیار ینی فۆرمی فیلمەکە ئەم پێکهاتەیە بە ناتەواوی ئەهێڵێتەوە ئەم پێکهاتەی فیلمەکە بە ناتەواوی هێڵێتەوە لە دواییە وا لە تۆکە کە دوای فیلمەکە کەی بزانی شتەکان چیە ڕەنگە چەنە ها نمونە هەبێت لە فیلمەکانە سەدان هەزار نمونە هەبێت کە پەیڕەوی لەم جۆرە ئەکات کە پێکهاتەیەک بە ناتەواوی هێڵێتەوە بۆی کە بینەرەکەی کێشکە و ڕوبەڕووی گومانی کاتەوە دوودڵی کاتەوە ئایا شتەکان چۆنە بن چۆن نابن بۆ تووشی قەلەقیتەکە ئەنجا لە دوایە ئەدباتە ناو ئەوەی کە لێرە ئەمەیە شتێ بڵێم ئەو حاڵەتی کە تۆ باست کرد ئەتوانین پێی بڵێن پەلچێش بەڵێ ئەها خۆ لە فیلمی زۆرۆشە بە هەمان شێوە ئەوەی دوو مناڵەکە لە پێشەکە هەردووچان بران و لە کونی قوماشێکەوە و لەوێەوە ئیتر ئەوە و لەوێەوە بینەر چۆن پەلچێشەکەی بۆ ناو بابەتەکەتەوەی کە باس کرد لە فیلمەکەی ستیڤن سپیلبەرگ لەو کاتێکە شتێکی غەریب نادیار هیچە لە پۆلیسەکانە باتە ناوەوە
ئیتر بۆ خواردنە بۆ کوشتنە بۆ بڕینە بۆ چییە لێرەوە وا لە بینەرەکەیت پەلکێشی بینەرەکەی ڕایکێشیتە ناوە دەردی شەکسپیر ئەڵێ و کاتێک کە شانۆگەریە پێشکەشەکەین ئەبێ زۆر ئاگاتان لەوە بێ تۆ کێکێک شتێکی شری نەدەی بە مناڵێک مناڵەکەەوەنە حەزی لێ لە کاتی ئاساییە ئەتەوێت لی وەرگری ناتوانانی لێ وەرگری بەڵامەبێ شانۆیەکە وابێت ئەوە نە ئەو هێزەی هەبێ کە بتانی بە ئاسانی لە دەستی و مناڵی وەرگری ئەمە لێرە بارە سایکۆلۆژیەکەی فیلمەکەیە و هەروە ئەوەی کە باسێکرد لە دەمانچەکە و لە قیتارەکە ئەوە هەتاکو ئێستاش هەیە گەلێ جار هەر خۆم و خۆت یعنی من و تۆ لە کەسیکەوە نەڵێن و خەڵکی کەش وایە کاتێک کە دانیشن بە دیار فیلمێکەوە ئەو ژوورێک کە بۆ تاریک کراوە فیلمەکە ئەو کەش و هەوایی کە بۆی دروست کردەوە لە فۆرمەکەیە وا کاریگەری لە من و تۆوەکە گالێجار لە جێ خۆمانە ئەجوڵینەوە یعنی ها کورسەکەمان ئۆخرە بە خۆمان ناگرین لەگەڵ ڕووداوەکانە ئەڕۆین ئەمە هەم پێڵێن چوونە ناوە تەقەموسی ڕووداوەکانەکەین و لە هەمان کاتشە فۆرمەکە واد لێ ئەکات بە هەر هەمووی پەرچەشمانەکاتە ناو بابەتەکە و ناو فیلمەکەەوە بزەبت ئەوەی کە من ویستم بێڵم ئەوەیە کە ئێمە چاوەڕوانیمان لە فۆڕم ئەوەیە کە تەواو بێت یعنی ئێستا بۆ نمونە وەگوتم ئێوە نمونەی لەسەر خۆم هێنامەوە ئێوە چاوەڕوانیتان لە من ئەوەیە کە وەکو کەسێک قسە بکەم وەکو کەسێک دەرکەوم کە بەردەوام بۆ منە بۆ فیلمسازام قساکە ئەمان جلوبەرگی لەبەرە قژی بۆ شێوەدایەنێ خۆی ئاماداکە بەڵام ئەگەر سەب فۆرمەکەی من فۆرمێکی بۆ نمونە شتێک لە ناو ئەم فۆرمێکی ئێستا لەم چوارچێوەی لەم چێوەیەکی ئێوەی بینن ئەگەر ناتەواو بێ بۆ بینەرەکانمان بۆ ئەوانێکی ئێمە ئەبینن ئەبێ بە پرسیار باش ئەو شتە بۆچی وایە باش ئەو کەسە بۆ کڵاوی کردو سەری یاخود بۆ ئەو شتە یاوە بە دەموچاویە یا بۆ ئەو ئینەکەی غەریبە ینی ئێمە هەمیشە چاوەڕوانیمان لە فۆڕم هەیە چاوەڕوانیمان لەوە ینی ئەو نمونەی کە هێنامەوە گوتم یعنی تۆ چاوەڕوانی ئەوەت هەیە کە ئەو نمونەی هێنامەوە لە فیلمەکەی بیرەوەریەکانی سەربەرد ئێمە وەکو بینەر چاوەڕوانیمان لەوەیە کە ئەو کارکتەرە کاتێک سەیری ئەو شوێنە ئەکات بۆمان ڕوون کاتەوە کە بۆچی سەیری ئەو شوێنەکە بەڵام نە بەنادیاری ئەم پێگاتەی فیلمەکە ئەهێڵێتەوە لەگەڵ خۆیان تووشی پرسیارمانەکە تووشی گومانمانەکە کە بۆچی سەیری کردووە بۆ ئەوەی کە ڕامانە کێشێ بۆ درێژایی جێڕانەوەکە ئەوەیەکێکی ترە وەگوتم لە چاوەڕوانێ فۆرمەکان و خاڵێکی تر هەر لە چاوەڕوانە فۆرمەکانە ئەوەیە کە هەندێک جار لە فیلمەکانە پێکهاتەیەک لە فیلمەکە بە پێچەوانەی چاوەڕوانیەوە ئەبێت یعنی بۆ نمونە گەر نمونەیەک بێنینەوە کۆتایی فیلمی ڤۆدگالیمۆن نازانم بیرتانەیان نا کۆتایی فیلمەکە کە ژنوپیاوێکی بەتەمەن ئەیانەوێت پیانۆیەک بفرۆشن لە کۆتاییە ئەبینین دیمەنێکی زۆر سووریالیە بینین هەردووکیاندا ئەنیشن لەسەر کورسیەک و پیانۆکە ئەڕوات و پیانۆکە بەسەر جادەکەی ئەڕوە ینی دیمەنێکی زۆر سیر و سەمەرە و جیاواز کە ئێمە تووشی شۆکەکات ینی تووشی سوپرایزمانەکە یعنی هەندێک جار پێکهاتەیەک لە فیلمەکە بە پێچەوانەی چاوەڕوانی بینەرەوە ڕوئەیە یعنی ئەمە جۆرێکی ترە ینی ئەمە بۆ نەر چاوەڕێکی نەم فۆرمە لە ئەنێم پێگاتەیە لە فیلمەکە تاواکەری پێگاتەکانی تر بێ بەڵام هەندێک جار پێکهاتەیەک لە فیلمەکە تووشی شۆکمانەکە و تووشی سوپرایزمانەکە زۆر جار ئەم حاڵەتە ئەم شتەنا ینی چاوەڕوان نەکراوانە ئەم پێکهاتە چاوەڕوان نەکراوانە لە ڕەگەزی کۆمیدیایە زۆر بەکارێت یعنی ڕەگەزی کۆمیدیا زۆر جار پشت بۆ ئەبەسێت کە بە پێچەوانی چاوەڕوانەکانەوە بێت هەروەها بابەتێکی ترکە بمێ باسی بکەم لە پەیوەندیە بە فۆرمی فیلمەوە ئەوژەوەیە کە فۆرمی فیلم لە کێوە دەرچاوەگرێ فۆرمی فیلم کە ئاتێمە باسی فۆرمی فیلمەکەین وەکوتم ئەو پێگاتانەی کە باسمان کرد لە کێوە سەرچاوەگرێ یەکەم لە نەریتی فیلمسازیەوە
یعنی فیلم سازەکانی پێش ئێمە چۆن فۆرمی فیلمیان بەکارهێناوە چۆن گێڕاویانەتەوە کە توانین بڵین کاڵێن چۆن گێڕایانەوە یعنی چۆن زمانی فیلمیان بەکارهێناوە چۆن توانیویانە بە سینەما بجێڕنەوە چیرۆک بجێڕنەوە بە وێنە بجێڕنەوە ئەم فۆرم سینەمایانی کە بەکاریان هێناوە ئەبێت بە سەرچاوە بۆ من کاتێک کە دەست ئەەکەم بە فیلم دروستکردن باشە یاخود ئەمەیە فیلمێک دروستکەم یعنی فۆرمی فیلم پەیوەندی بە نەریتەکانی فیلمسازیەوە هەیە کە لە پێش ئێمەیە دروست کراوە وەکوتم و پێشتر پەیوەندی بە ئەزمموی لە پێشینەوە هەیە پەیوەندی بەو ئەزممونانەوە هەیە بەو فۆرمانەوە هەیە کە پێش ئێمە دروست کراوە کەواتە بە دەرەجە یەکەم فۆرمی فیلم پەیوەندی بە نەریتەکانی فیلمسازیەوە هەیە بۆ نمونە ئێمە نەریتی واقعگەراییمان هەیە لە سینەمایە چەند جۆر ریالیزممان هەیە نیوڕیالیزممان هەیە ریالیزمی شعریمان هەیە و بە هەمان شێوە ڕوسیەکان کە مەدرسەی مۆنتاژ و یاخود با بڵێن سینەمای فکریان دروست کرد ئەمانە هەموو ئەزمونن ئەزمموی فیلمسازین نەریتی فیلمسازین کە ئەکرێت ئێمە چۆنەڵی پێی بژێڕینەوە شتی پێ بژێڕینەوە واکرێ سوود لەوانە وەربگرین و جیاوازی دروستکەین بەرحاڵ ئێمە لە نەریتەکانی پێشووە فۆرمی فیلم دروستەکەین یعنی فێری ئەوە بین کە فۆرمی فیلم چۆن دروستکەین ئەمە یەک خاڵێکی تر ئەوەیە کە هەموو کارێکی هوەری جگە لە فیلم نەگەر فیلم ینی هەموو کارێکی هوەری پەیوەندی بە ژیانی ڕۆژانەمانەوەی بە ڕوویەکی ژیانی ڕۆژانەمانەوە هەیە باشە بۆیە کاتێک کە سەیری فیلمێکەکەین هەندێک جار چاوەڕێ ئەوەی لێکەین وەکو ئەو ڕۆی واقعیە بێ کە ئێمە سیرمان کردو بۆیە یعنی هەندێک لە چاوەڕوانەکانی ئێمە بۆ فۆرمی فیلمەکان لە چۆ سەرچاوەگرێ لە فۆرمەکانی پێشترەوە سەرچاوەگرێ لە نەریتەکانی فیلمسازیەوە سەرچاوەگرێ و هەندێکی تریشی لە ژیانی ڕۆژانەوە سەرچاوەگرێ بۆ نمونە کاتێک ئێمە سەیری فیلمێکەکەین سەیری فیلمێکی کوردیەکەین کاتێک فیلمەکە باسی خەڵکی لادەیەکە گوندنشینەکە تەماشاکەی ڕۆژێک و دوان وسیانی ئەم گوندە ئافرەتەکانی ئەم گوندە تەماشاکەی جلوبەرگی کوردی جوانیان لە بەرایە ماکیاژیان بۆ کراوە بە شیعین جوان کراوە نەک ماکیاژ ینی بە دیوی خرا بە دیوی ناشرینکردن بە دیوی جوانکردنیشان ماکیاژ هەر بەکاریە بەڵام مەبەستم ینی کاتێککە سەیرەکەین بۆ نمونە من کوردێکم لە لادەیە ژیاوم سەیرەکەم فیلمێکی ئاوابینم بۆم بێ پرسیارە ئەم فیلمە لەم واقعەوە سەرچاوی گرتووە بەڵام واقع ئاوان نییە واقع ئاوان نییە کە ژنێکی گوندنشین هەموو ڕۆژانە شەرواڵ و ماکسی و ئەمەی لەبەرایە بۆچی لەم فیلمەیە بەم شێوەیە هەموو ڕۆژەگەڵی لە شاییە کەواتە من چاوەڕوانی ئەوم هەیە لە فیلمەکە کە وەکو ئەو ڕووی واقع وابێ وەکو ئەو ڕووی ژیانی ڕۆژانە وابێت یا بۆ نمونە کەسێک کاتێک کە فیلمێک دروستەکە دەربارەی مامۆستا یان دەربارەی سیاسەتمەدار مەلا هەر کەسێک بۆ نمونە هەرفی ئەیەکی کۆمەڵگا بێت ئێمە چاوەڕوانی ئەوەی لێیەکەین کە توانی بێتی بە باشی لە هەموو ڕوێکەوە ئەو فۆرمە دروست کاتەوە ئەو فۆرمە دروست کراتەوە کە لە واقع بچێت یعنی ئێمە ئەو چاوەڕوانیەمان هەیە لێ کاتێک کەوا دەرناچێت ئێمە پرسیارمان بۆ دروستە بێت کەواتە یەکێکی تر لە چاوەڕوانەکانی ئێمە ئەوەیە کە فۆرمی فیلم لە ڕووکارەکانی ژیانەوە یاخود لەو شوێنەوە نزیک بێت یاخۆتەوە وەکو فۆرمانەوە بێت کە لە واقعەوە وەرەگیرن یعنی ئەمە بەستم ئەوە نییە کە یعنی فیلمسازی ئەبێت فۆڵۆی واقعەکە یاخود ئەبێت پێ بە پێی واقع بڕوە بێگومان وانە یعنی وەگوتم فیلمە فانتازیەکان دنیایەکی زۆر خەیاڵی ئەوەیە بەڵام بیرمان نەچێت یعنی هەموو دنیایەکی خەیاڵیش لۆژیکەکەی با بەڕێەوە یعنی وەک ئوزووەڵێ یاسجورە ئوزوو فیلمسازی گەورەی یابانی ئەڵێ هەموو فیلمێک گرامەری خۆی هەیە ڕێزمانی خۆی هەیە یعنی بەپێی لۆژیکێک ئەڕوا بەڕێەوە تو ئەبێ ئەو لۆژیکە لە ناو فیلمە ئیش بکە بۆ نمونە ئەگەر فیلمێکی خەیاڵی تایە
مرۆڤ توانە بە سیرکردنێک بەرامبەرەکەی بکوژێ هەند لە فیلمە خەیاڵەکانە شتی سەیر و سەمەرە ئەبینین بۆ نمونە ئەبێ ئەو لۆژیکە لە تەواوی ئەو فیلمە ئیش بکات یعنی هەر فیلمێک بۆ خۆی لۆژیکێک دروستەکە گرامەرێک ڕێزمانێک دروست دەکات بە هەر حاڵ ویستم ئەوە بڵێم ئەگەر ینی هەندێک جار فۆرمە سینەمایەکان ئەگەر لەو فۆرمانە نەچێک ئێمە لە ژیانی ڕۆژانەیە ئەیبین و کە فیلمەکەی لەسەر دروستکراوە ئێمە بۆمانەوێ پرسیار و چاوەڕوانیمان ئەوەیە کاتێک کە فیلمێک باسی بربەلەدێکەکات چاوەڕوانی ئەومان لێ هەیە کە بۆ نمونە غەڵ بە غەڵ ببینین بۆ نمونە جەنجاڵی ببینین بۆ نمونە ببینین خەڵک خەرینشی کڕین و فرۆشتنە یعنی ئەمە ئەم قەرەباڵخێمانەیە ئەگەر تۆ بە تەنیا سەرنج خەیتە سەر لایەکی کارکتەرەکەش چیرۆکە و هەمووی دەربارەی ئەوە بێت دەربارەی ئەو شوێنە بێت و بەڵام تەنیات سەرنج لەسەر یەک کەس بێت و فەزایە دروست نەکەیتەوە بۆ منەوێ پرسیارە لەم کوا بەربەلەدێکە کوار بۆ نمونە ناو بازار بەم شێوەیە یعنی بۆیە هەندێک جار واقع ئەبێتەوە چاڕوانی بۆ ئێمە دروستەکە چاڕوانی ئەومان بۆ دروستەکە کە لە فیلمەکەی هەمان بارودۆخ ببینینەوە و خاڵێکی تیژ ئەوش کە باسم کرد نەریتەکانی فیلمی پێش کە بینیمانە پێشتر ئەمەش هەر ئەبێتەوە بە جۆرە لە چاوەڕوانی یعنی بۆ نمونە ئێمە ئەو نمونەی کە هێنامەوە لەسەر فیلمی بیرەوەریەکان ئەم نمونەیە بۆ ئێمە مای تێگەشتنە بۆ لە بەرەوەی کە پێشتر یەک دنیا فیلممان بینیوە کە بۆ شێوەیە کاری کردو فیلمەکانی تارانتینۆمان بینیوە چەندها فیلمی ترمان بینیوە ئینسپشن و ئەمانە کە چەند ئالۆزە بۆ نمونە مۆنتاژکردنی و چەند بەیەکا چووە بەڵام دوجار فیلمەکە گرەکانی خۆی ڕوونەکاتەوە یعنی ئەم نەریتەی فیلمسازی ئەبێتەوە بە ڕێگەیەک بۆ ئەوی کە فیلمسازەکان فۆرمەکانی خۆیان لەسەر دروستکەنەوە بەڵام وەکوتم هەندێک جار ڕەگەزەکانی فیلم پەیڕەوی لە واقع هەر ناکەن پەیڕەوی لە ژیان ڕۆژانە ناکەن زۆر جار کۆمیدیا بۆنە ڕەگەزی میوزیکال فیلمی میوزیکال بە هیچ شێوەیەک ینی مرۆڤ هین ناکات ینی سەما ناکات و گۆرانی بڵە مەگەر چۆنا بە دەگمان ینی ڕوو ئەیە کە لە حزەیەکی ژیانی مرۆڤ بەو شەوە بەڵام هەموو ژیانی مرۆڤ وەکو لە فیلمە میوزیکەکانە ئەیبینین ئاوا نییە یا فیلمەکان کە دەربارەی خەیاڵی زانستین لە ڕاستی ئەمە خەیاڵێکی ڕوتە واقعی ژیانی مرۆڤ بۆ شێوە نییە ئەشێ بەشێک لە ژیانی مرۆڤ لە حەزەیەکی ڕۆژێکی سچویشنێک بارودۆخێک بۆ شێوەیە بێت یاخود بۆ ناو نمونەی کە باسم کرد لە کۆتایی فیلمی ڤۆدگالیمۆن کاتێکە هینەکە ئەڕوات پیانۆکە یعنی بەڕاستی لە ژیان ڕۆژانە ئێمە ئەو دیمەنانە نابینینەوە بۆیە هەندێک جار فۆرمەکان فۆرمی فیلمەکان لەوەش لا ئەیەن یعنی لە واقع لا ئەیەن شتێکی ترکە بەلامەوە گرنگە باسی کەم ئەویش پەیوەندی نێوان فۆرم و هەستە بێگومان ئێمە لە فیلمەکانەوە لە فۆرمی فیلمەکانەوە هەستەکەین کاڵین هەست ئەو هەستانە مەبەستمان لەو هەستانەی کە پیشانە درێن بۆ نمونە کارکتەرەکان هەستیان هەیە هەندێک جا هەستی خوان دەرەخەن پیشانیان و ئەو هەستانش کە ئێمە وەڵامی سکرینەکە وەڵامی فۆرمەکەی پێینەوە بۆ نمونە لە فیلمەکانی چاپلن ئەکەوێ ئازارە چەژێ کەچی ئەمە پێکەنین باشە بۆ لەبەرەوەی کە فۆرمەکە یاخود ئەو کۆنتێکستی کە فۆرمەکەی تایە یا فۆرمەکەی لێ دروستکراوە کۆنتێکستێکی کۆمیدیە باشە جددی نییە بۆیە کەوتنەکانی چاپلن کە چەندێک بە ئازارە بۆی وە لە ڕاستی شاو ئینسانە ئازارە چەژێ لەو لەحزەیە کەچی ئەمە پێکەنین بەڵام هەندێک جار هەندێک فیلمی تر هەیە بە پێچەوانەوە لەبەری کۆنتێکستەکەی کۆنتێکستێکی جددیە بۆ نمونە نیو هۆلیوود فیلمسازەکانی وەکو سکۆرسیزی تارانتینۆ ئەمانە کە فیلمەکانیان پڕێتی لە عنف لە تون و تیژی باشە بۆ نەت فیلمێکی وەکو تاکسی درایڤەرە بینین خوێنی تایە ینی خوێنە ڕژێت فیلمەکانی تارانتینۆ بە هەمان شێوە ینی ئەم فیلمانە لە ڕاستیە بۆ ئەوە دروست بوون ئەو ئازارەی کە کارکتەرەکانی چەژن بە هەمان شێوە ئەو ئازارە دروستکەنەوە لە لای بینەرەکان ینی هەمان ئازار بۆ بینەر دروست بکەنەوە بەو مەبەستە دیزاین کراون بۆیە فۆرمی فیلمەکان هەمیشە ئێمە لە ڕێگەی فۆرمەکانەوە هەست بە فیلمەکانەکەین یعنی هەست بە کارکتەرەکانەکەین هەست بە دۆخەکانەکەین هەستی جیاوازمان بۆ دروستە بێ وەکو وتم سەیری ئەو
ینی لغزە بکەن ینی سێ لغزەکەن کە هەندێک جار فیلمەکە لە بەرەوەی کۆمیدیە ئەگەر چی کارکتەرە کەس بە ئازارەکە ئەشکێت یان نازانم بە جۆر لە دۆخێکە تووشی مووقیفێکی محریجە بێ کەچی ئێمە بە پێچەوانە وەکو بینەر هەست پێ ئەەکەنین یا خود ینی تووشی دۆخێکی ترە بین لە ڕاستیە کاک شاوەمێ لەسەر ئەم خاڵە شتێ بڵێمەوەی کە چاپلن با بڵێن ئازارەکانی خۆی و ئەکا بە هۆیەک بۆی بەرامبەرەکەی بینەر پێ بکەنێ ئەمە دیاردەیەکە یان با بڵێن پەیوەستە بە فەلسفەی نامۆبوون ئەلئختراب کە ئەمە لە لای مارکس ئەم فەلسفەیە ئیشی بۆ کردووە وەکو با بڵێن مارکسیەت بەڵام دوایی برتۆت برێخت هاتووە لە شانۆیە بەکاری هێناوە بۆ ئەوەی لە لای بینەر بخاتە با بڵێن ئەو بارە دەرونیە نامۆبوونەوە هەستکا کە لە حاڵەتێکی نامۆبوونە و برێخت و با بڵێن چارلی ئەمانە لە زەمانێکا بوو نە چارلی توانێتی سوود لەو بیرۆکەی برێخت وەرگێ و لە فیلمەکانی ڕنگ بداتەوە ئەمە لە کاتێکە ئێمە هەمومان عنی زۆر کەس وایە من بۆ خۆم وانیم زۆر کەس وایە کە یەکێکەکەوێ ئەم پێی پێەکەنێ من ناتوانم پێی پێ بکەنم من ئەسڵەن ئازاری پێکێشم هەوڵ دەم ڕاکەم زوو یارمەتی بم بەڵام خەڵکێکەیە پێ ئەەکەنێ اینجا چاپلن هاتووە ئەو پێکەنینەی ئەو خەڵکەی واهێناوە بۆ ئەوەی نیە تووشی گەنگەشەیەکی فکری بکات کە بۆ نمونە هەرەوەی کە ئەزمونێکە کە سەرمایهدارەکان ئەزمونێکەکەن کە چۆن خواردن بکەنە دەمی کەسەکانەوە یعنی لە کاتی ئەوەی ئەو جیازی کە دروستێکەنەوە ئەمریکا دروستێکن خواردنەکەنە دەمی چارلیەوە چارلی کە کرێکارێکە ئەوە خۆی لە خۆیە دیاردەیەکی نامۆیە و ڕەتکردنەوەی تەکنۆلۆژیایە بەو ئاستەی کە بچێتە ناو ژیانی لەزەتەکانی مرۆڤەوە شارلی ویستێتی و پەیامە بگەێنێ بەڵام لێرە ئەمە ئەو ئەتمۆسفیرەیە ئەمە ئەو پایەیەکە لەو پایانی کە لە فۆرمی فیلما بەکاردێت ئەی شارلی بۆ سەرکەوتنی بەدەستێنە چونکە فۆرمی فیلمەکانی وابوو اینجا هەر یەکەشی جیاوازیەکی لەگەڵەوی تریانە بەڵێ کاک شاوەجان بەڵێ بێگومان هەڵبەت ڕێی قسەم هەبێ لەسەر قسەکانی جەنابتووە ئەو چەمکەش کە باسێ کرد بەڵام لەبەرەی بابەتەکەمان تۆزێک جیاوازە لەوە باسیەوە ناکەم بەرحاڵ ویستم من باسیەوە بکەم کە هەر فۆرمێک ئیحساسێک بۆ بینەر دروستەکە هەستێکی جیاواز بۆ بینەر دروستەکە وەگوتم هەندێک جار فۆرمەکان پێچەوانشەوە هەندێک جار فۆرمەکان سەرکەوتوو نابن لەوەی کە هەستێکی دیاریکرا بۆ بینەرەکانیان دروستکەن ئەمە لەو کاتەیە توانین بڵین کە کێشەی جێڕانەوە هەیە یعنی بۆ نەکەمە زۆرجار لە فیلمە کوردیەکانە هەست بەوەکەین هەندێک لەو فیلمانەی کە دروست کراون لێرە فیلمەلۆکاڵیەکان هەندێک جار تووشی ئەو ئیرتیباکە سەر لێ شێوانە ئەبین کە فیلمەکە بەڕاستی نازانی چه هەستێکمان پێبات بەرحاڵ ویستم باسیەوە بکەم کە هەر فۆرمێکی فیلم جۆرێکی هەست جۆری ئیحساس بۆ بینەر دروست دەکات بۆ بینەرەکانی دروست دەکات و هەندێک جار فیلمسازەکان زۆر بە باشی دیزاینی ئەوەکەن کە چ جۆرە هەستێک یا چه هەستێک دروست ببێ بۆ بینەرەکانیان ئەوانەی کە باسە کرد فیلمەکانی چارلی ڕەنگە یەکێک بێت لەو نمونانەی کە وازەحەکە چارلی ویستێتی کە چی بگەێنێ و بینەرەکانی چۆن هەست بکەن بەرحاڵ شتێکی تر کە ویستم باسی پەیوەندی نێوان فۆرم و معنایە بێگومان فۆرم ڕووکارێکی گرنگی هەموو بەرهەمێکی هونەریە نەک تەنیا فیلم ینی عفو معنا یەکێک لە دەرەنجامەکان یاخود لە ڕووکارەکانی چییە هەموو فۆرمێکی هونەری یاخود هەموو فۆرمی بەرهەمێکی هونەریە کاتێک کە ئەڵین فیلم بۆ نمونە هەموو فیلمێک تەنیا لە معنایە کورد نابێتەوە هەندێک فیلم معنای نییە هەستی تایە هەندێک فیلم تەنیا دیزانی کراوە بۆی کە تۆ هەست بکەیت بۆ نمونە لە دوایین فیلم کە سەیرم کرد فیلمێکی گاسپارنۆی ڤۆرتێکس یعنی زیاتر لە ڕاستیە تۆ ئەتخاتە دۆخێکەوە کە هەست بە سچوێشنەکە بکەی ڕەنگە بۆ من معنایەکی ئەو تۆ نەگەێنێ باشە ینی بۆیە
کاتێککە باسی معناکەین مەبەستمان لە معنات چییە؟ معنە ئەو شتەیە یاخود ئەو ئاماژەیە کە بۆ ئێمە بەرهەستە، یعنی ئەتوانین لە ڕێگەی بچینە ناو فیلمەکەەوە یاخود لە ئەتوانین لە ڕێگەیەوە ببەسرینەوە بە کارەکەەوە. باشە مانا بەشێکی گرنگی کاری هوەریە و بەگەشتیش کاتێکە باسی فۆرمەکەین لە پەیوەندیا بە معناوە ئەتوانین لێرەیە ینی لە ئەسنای ئەم وانەیە ئەتوانین بەگشتی باسی دوو جۆر لە معنا بکەین، معنایەکیان کە پێی وترێ معنای ئاشکرا و معنایەکیان کە ئەتوانین پێ بڵین معنای شاراوە. لە زمانی کۆمونیکیشن و تەنانەت لەناو ئەدەبیات و ئەمانەشە کاتێک کە باسی بڵین لەگدانەوەی کاری هوەریەکرێت دوو چەمکمان هەیە، یعنی هەموو بەرهەمێک لەسەر ئاستی کانۆتیشن و دینۆتیشن هەڵەسەنگێنرێ. دینۆتیشن ینی مانە ئاشکراکە، ینی ئەو دیوە ئاشکایی هەموو بەرهەمێکە کە بە ئاشکایی هەت هەموو کەسەکەتوانێت بزانێت کە فیلمێک بەرهەمێک باسی چیەکە دەربارەی چییە، ینی بە ئاسانی توانی هەڵی سەنگێنی. بۆ نمونە لەم ماوەی پێشوە ئێمە سەیری فیلمی ئەزمونمان کرد، ینی توانین بڵین فیلمی ئەزمون فیلمێکە دەربارەی دۆخی کوردستانە، دەربارەی مەسەلەی ژنە، دەربارەی بارودۆخی خوێندکارانە، ینی ئەمە ئەو شتانەیە کە بە ئاسانی هەموو کەسێک کە توانێت هەستی پێ بکە، ینی ڕووی دەرەوەی هینەکەیە بڵین بەرهەمەکەیە. بەڵام ئاستێکی تر هەیە کە پێوترێ ئاستی شاراوە یا کانۆتیشن کە ئاستی بڵین ئایدیاکانە یاخود ئەو بڵین معنانەیە کە فیلمەکە ئەیا بەدەستەوە، ئەمەیان بە ئاسانی ینی خۆی ئاشکرا ناکە. بەڵام فۆڕم خۆشبەختانە ئەتوانێت ینی فۆڕم ئەتوانێت هەم مانای ئاشکرامان ینی پیشان بات، ینی دەستمان بگرێ بۆی کە تێمان بگەێنە فیلمە بەگشتی باسی چیەکە، ینی بیرۆکەکەی چییە، بابەتەکەی چییە، و بە پێچەوانەیشەوە یارمەتیمانەیە بۆ ئەوەی کە شەنوکەوی معنای شاراوی فیلمەکە بکەین. من ئەلێرەیە بە کورتی باسی هەردوو جۆرەکەی معناکەم و هەروەها ئەیشمەوێت بە کورتی باسی معنای شاراوە بکەم لە فیلمێکی شەوکەدەمینە بیرەوەریەکانی سەربەردۆک لە بیدایەتی شاباسم کرد. ئەمێ ئەو دوو جۆرە لە معنا لە ناو فیلمەکەیە هەڵسەنگێنم. ئەگەر باسی معنای ئاشکرا بکەین بۆی کە بە دروستی بزانی چۆن فۆرمی فیلم معنای ئاشکرا ئەیا بەدەستەوە، معنای ئاشکرا لە کۆی فۆرمی فیلمە بە شێوەیە کارەکە کە لەلایەن کۆنتێکستەکە کۆنتترۆل کراوە. بۆ نمونە ئێستا لەگەڵ ئەو فیلمە دەست پێیەکە فیلمی بیرەوەریەکانی سەربەرد یەکسەری ئەزانین کە دەربارەی دۆخی کوردستانە لەبەرەوەی کە زمانەکە جلوبەرگەکە و ینی هەموو ئەم شتانە وا ئەکاکەم بزانین کە چ کۆنتێکستێک ئەم فیلمی لێوە هاتۆتە دەر، یا بۆ نەکاتی باسی سەیری فیلمی ئەزمونونەکە زانێ ئەو کۆنتێکستە ئەناسینەوە کە فیلمەکەی لێوە هاتۆتە دەر. باشە کەواتە معنای ئاشکرا بەگشتی لە ینی لە کۆنتێکستی فیلمەکەەوە لەلایەن ئەوە کۆنتترۆل کراوە و لەلایەن ئەوی شەوەیەتە دەرەوە. یعنی لەمانە ئاشکرایە بە تەنیا ناگەڕین بۆ ئەوەی کە بزانین بەشێکی فیلمەکە چیمان پێڵە، بەڵکو سەرنجی ئەوەیین کە هەموو مانای بەشەکان پێکەوە چیمان پێڵێ. سا بۆ نمونە کاتێک کە باسی بیرەوەریەکانی سەربەردەکەین ئەڵێن ئەو فیلمە باسی کێشەی فیلم دروستکردنە لە کوردستانە، یعنی توانین قسەیەکی ئاوا دروستکەین لە فیلمەکەیە. باشە ئەتوانین هەروەها بڵین ئەو فیلمە باسی کێشەی ژن سالاری یا نێرسالاریە بۆ نمونە بە جۆرە جۆرەکان باز لەوە کە ژن چۆن ئەوێ مەساحەی خۆی فراوان کە هەمانە و ئازادیانەی خۆی ممارەسەکە وەکو پیاوێک بێتە ڕوبەری گشتیەوە ئیش بکات لە فیلما ڕۆڵ ببینێ. ئەتوانین بڵین دەربارەی ئاستەنگی ژنانە، باشە توانین بڵین دەربارەی کێشەی نێرسالاریە. باشە و ئەتوانین بڵێن ئەو فیلمە بە جۆرە جۆرەکان باسی مێژووی کورد دەکات، لە باسی مێژووی چەسانەوەی کورد دەکات، کەواتە
یعنی ئەو شتە گشتیانەی کە فیلمەکە پێمانەڵێ بەم شێوەیە توانین باسیکەین، یعنی کۆنتێکستی فیلمەکە بە جۆرێکە کە بە ئەو شتەی کە ئەمە لە هەموو بینەرێک کە فیلمەکە ئەبینێ بە ئاسانی هەستی پێەکە ئەی زانێ، ینی ئەی دۆزێتەوە درکی پێەکە کە فیلمەکە دەربارەی چییە، ئەمە مانای ئاشکرای فیلمەکەی. ئەتوانین بڵێن تەواوی فیلمی بیرەوەرەکانی سەربەرد بەو یعنی ئەو سێ ئیشەی ئەو سێ هێڵی کە ئیشی لەسەر کردووە، هەم کێشەی ژن و کێشەی فیلم دروستکردن و هەروەها چەسانەوە، ئەتوانین بڵین لە هەر سێ فیلمەکە ئێمە ئاستەنگە بینین، ئاستەنگە بینین، ینی فیلمێکە دەربارەی ئاستەنگ، فیلمێکە دەربارەی ئاستەنگی ژنان بۆ ئیشکردن لە فەزای گشتیە، فیلمێکە دەربارەی ئاستەنگی هونەرمەندان لە فەزای کوردستانە بۆ نمونە، فیلمێکە دەربارەی نەتەوەی کورد، ممارەسەکردنی مافەکانی لە مەساحی عێراقا بۆ نمونە، یعنی هەموو ئەمانە لە فیلمەکە بە ئاشکایی ئەیبینین. بەڵام ئاستێکی تر لە فۆرم لە معنامان هەیە کە هەر لە ڕێگەی فۆرمی فیلمەکەەوە توانین پێی بگەین، ئەویش معنای شاراوەیە. کاڵین معنای شاراوە یعنی ئەو جۆرە معنایی کە لە ئەنجامی پێکدادانی بەشەکانەوە، یعنی یین لێکدانەوە و شیکردنەوە بۆ بەشێکی فیلمەکە ئەەکەین باشە، ئەین لەگەڵ بەشەکانی ترا بەراورد یەکەین پێکەوە وێنەیەکمان بۆ دەرەچە. بۆ نمونە فیلمی ئەگەر سن و دوو نمونە بێنمەوە، لە فیلمی بیرەوەرەکانی سەربەردا شەوکەدەمین باسی فاشیزمەکە، باسی دەسەڵاتی بەعسەکە باشە، و لە بیداتی فیلمەکەشەوە باسی دەسەڵاتی بۆ نمونە ئەتاتورک و تورکەکانەکە کە چی بە کورد و بە ئەنی لە ڕێگەی فیلمەکە هەڵمازگوینایەوە. ئەنی باسی فاشیزمەکە هەم لە ناو سینەمایە، باسی فاشیزمەکە کە فیلمەکەی حسینە بڵێنەوە کارکتەری کە مخریجە و فیلمی دروستەکە دەربارەی ئەنفال. بەڵام کاتێک کە باسی ئاستەنگەکانی فیلم دروستکردنەکەات، باسی ئاستەنگەکانی فیلم دروستکردنەکە لە کوردستانە، شەوکەت ئەمین ناڕاستەوخۆ باسی جۆرێکی تر لە فاشیزمەکە کە من پێم وایە خۆی هەستی پێ نەکردو. یعنی ئەگەر دیقەتی بیدایەتی فیلمەکە بین، ینی سەیریکە دیقەتی بیدایەتی فیلمەکە بین کە بە سینەمایەک دەست پێەکە، کە کارکتەری حوسێن مناڵێکە چێتە ناو سینەماکەوە سەیری فیلمەکە باشە لەگەڵ باوکی ئەوانە، بەڵام باوکی بڵین بەگەرخەری سینەماکەیە ئینەکە ئیش پێەکە جیازی سینەماکە. بەڵام ئەلەیە بینی لە بیدایەتی فیلمەکەەوە بەعسیەکان یەن و ئەوانەی کە لە سینەمایان هەمویان قۆڵبەستەکن و ئەیان گرن و حسێن خۆی شارێتەوە. ئیتر ئەلێەوە تایتڵی فیلمەکە یەتە پێشەوە. بەڵام لە کۆتایی فیلمەکەیە، کۆتا دیمەنی فیلمەکە حسین وەستافەکەی ئەبینین کە ستافێکی فیلم دروستکردنە ئاوارە بوون، تەنانەت سینەمای ژنیە، هۆڵی سینەمایان نییە بۆی کە سەیری فیلمی تیا بکەن. ئەم فاشیزمە فاشیزمێکە یاخود ئەم جۆرە لە ستەمکاری کە لە ناو فیلمەکەی هینە ئەیبینین فیلمەکەی شەوکەتە کە لە بیدایەتە بە سینەما دەسی پێکرد، بەڵام لە دوجارە سینەماش نامێنێت لەبەر بارانە ستافی فیلمەکەی سەیری فیلمەکەکەنەوە. کاتێک کە سەیری فیلمەکەکەن کارەبا کوژێتەوە، یعنی چەندها کێشەی تری بەم شێوەیە، کەواتە ئەگەر ئەم دووێنەیە بین لە یەکتر ئەبینین کە دەسەڵاتی کوردی بەوەی کە سینەمەکان داخار وەک لە بیرەوەرەکانی سەربەردا هەیە، بەوەی کە ئاستەنگی زۆر بۆ سینەما هەیە، بەڕاستی یەشتا هەمان ئەو سیفات و خەسڵەتانەی کە لە هینە هەیە لە سەردەمی بەعسا هەبووە لێشە ئەیبینینەوە، لەبەرەوەی هێشتا هونەرمەندەکان ئاوارن، هێشتا سینەما ئەسڵەن لەو سەردەمای ئەگەر هۆڵێک هەبوو بێت و تیا دانیشت بێتن لە کۆتایی ئەبینین هۆڵەکەیش نییە، ینی لەبەر باران سەیری فیلمەکەن، ینی سەیری ئەو بێڕێزیکردنە بە هونەر، ینی سەیری ئەو جۆرە لە فاشیزم کە ئێمە لە ئەنجامی لێکدانی بەشەکانی فیلمەکەەوە توانین بگەین بە ینی بە ئەنجامێک بە نەتیجەیەک کە ئەوە معنای شاراوی فیلمەکە، یعنی هەموو ئەو بەشانەی کە باسی بۆ نمونە دەسەڵاتی سیاسیەکە ئەکرێ بین لە یەک، هەموو ئەو بەشانەی کە باسی ئێستا گەشتێکی تر بکەین، هەموو ئەو بەشانەی کە باسی بۆ نمونە مەسەلەی ژنەکە لە فیلمی بیرەوەرەکانی سەربەردا
کارکتەرێک هەیە کە کارکتەری سەرەکی فیلمەکەیە سنوور ئەوێت کچێکە ئەوێت لە دەست مامی و بڵین لەگەڵ دایکی یاژی باوکی نەماوە ئەوێت مامی و کوڕەمامەکەی ئامۆزاکەی ڕێگەی بن بۆی بچێت تەمسیلکە لە فیلمێکە بەڵام ئێمە لە درێژایی ئەو فیلمەیە چەندین ژنی ترە بینین ئەگەر وێنەی ژنەکان لە یەکتر بین چەندین ژنی ترە بینین کە هەمویان ئازارە چەژن تەنانەت بە ژنی حسێن کە دەرهێنەری فیلمەکەیە کە دەرهێنەری بڵێن فیلمسا دەرهێنەری فیلمەکەیە کە فیلمەکە دروستەکە و بە یاریدەدەرەکەی کە ئالانە هەردووکیان ژنەکانیان ئازارە چەژن یعنی ئەگەر سەیری وێنەی ژنکەین لەو فیلمەیە بلەم سەر بەوە سەرە بینین هەمویان ئازارە چەژن باشە هەمویان وەکو یەک معاناتیان هەیە لە کاتێکە ئەوەی کە شەوکەت ئەمین ویستویەتی بیکات ئەوەیە کە پیشان با کە ژن ناتوانە بچێتە مەساحەی گشتیەوە بۆ نمونە وەکو لە کارکتەری سنوورە هەیە بینین ئەوێت بچێتە ناو فیلمەکەەوە ببێ بەشێک لە فیلمەکە و ڕۆڵ بجێڕێ ئەوەمان وەکو کێشەی ژن پیشانەیە بەڵام لە هەمان کاتیشە ئەبینیم کە حسێن هیچ حسابێک بۆ ژنەکەی خۆی ناکات واصلان گرنگی بەهستەکانیان نایە کە کاتێککە فیلمەکە دروستەکە ئالان کە یاریدەدەرەکەیەتی ناچارە ماڵەکەی بفرۆشێکە گوێ بەخواستی ژنەکەی نایە کە ئەگری یعنی ئەگری بۆەوەی کە ژیانی لێ تێکەچێت یعنی سەیری کە ئێمە تەنانەت لەلایەن کەسانێک کە فیلم دروستەکەن باشە حسێن کە هەموو هەوڵی ئەوەیە کە سنوور بێتە ناو فیلمەکەیەوە ئەچێت قەناعەت بەمانی بکات یعنی چەنەها هینەکات دەست پێشخەریەکە بۆی کە ڕازی بێ و کارکتەرە کچە بێتە ناو فیلمەکەیەوە بەڵام لەم لاوە خۆی بینین کە ستەمەکە بەرامبەر بە زۆڵم لە ژنەکەی خۆیەکە ئالان بە هەمان شێوە لە کاتێکە کە فیلمەکە ئەو جۆرە لە معاناتی ئەو دوو ژنە بڵێن ژنەکەی حسێن و ژنەکەی ئالان وەکو ئەوە پیشانمان نایە کە ئەمە معاناتی ژن بوونە بەدەست هونەرمەندێکەوە نەخێر لەوێ وەکو ڕێگریەک وەکو ئاستەنگێکی هونەری پیشانمانەیە وەکو ئاستەنگێ پیشانمانەیە کە فیلمسازەکە هەیەی فیلمسازەکە هەموو حەز و هەموو بڵێن بوونی خۆی کورد کردوتە لۆی کە فیلمێکی ئاوا دروستکە ئەو هەموو ئاستەنگەی بەسەریا زاڵ بووە ئێستا لە ماڵەوە ڕێگری هەیە یعنی ژنە ئەو یعنی وەزیفەی ئەو دوو ژنە لەوایە وەکو ئەو وایە کە ڕێگر بن لە بەردەم بەرەمێنانی فیلمەکەیە بەڵام ئێمە ئەگەر سەیری قەزەی ژنکەین بۆ نمونە هەموو ئەم وێنانەی ئەم ژنانە بین لە یەکتر ئەبینین لەم سەر بۆ سەری فیلمەکە هەمووی ئازارە هەمی معاناتە یعنی لەوایە شەو کە دەمین بە ناڕاستە و خۆ یعنی پارادۆسێک لێکدژیەکی لە مەفهومی فیلمەکەیە دروست کردووە ینی بە ناڕاستە بەبێ ئەوەی کە خۆی بیەوێت چونکە لەوایەوە گوتم ژنی ئەو دوو کارکتەرە وەکو ئاستەنگی فیلمسازی پیشانەیان نەک وەکو ئەوەی کە ئەها تەنانەت ئەم دوو هونەرمەندەشتی بەرامبەر ژنەکانە وەکو ئەو پیشانی نایە وەکو ئەو زۆڵمە پیشانی نایە باشە کەواتە لێرەیە ئەبینین معنای شاراوە چۆن دەرەکەوێت لە ڕێگەی فۆرمۆ فۆرم ئەتوانێت ئەبەم شێوەیە یارمەتیمان بە لە ئەنجامی یەکخستنی یا دانەدەمی ئەو بەشانەی کە دەربارەی بابەتێکن ئەتوانین بگەینە ڕاستیەک ئەتوانین بگەینە جۆرێک لە تێگەشتن لە مەفهوم لە بیرکردنەوە یعنی ئێمە لە ئەنجامی ئەوەی کە ئێستا ئەم بەشانەمان یان لە یەکتر بینیمان جۆرێک لە تەناقوز هەیە لە بیرکردنەوەکانی جۆرێک لە لێکدژی هەیە لە بیرکردنەوەکانی شەوکەت ئەمینە هەم دەربارەی فاشیزم هەم دەربارەی مەسەلەی ژن یعنی ئەمەیە کە فۆرمی فیلم یارمەتیمانەیە بەم شێوەیە توانێت یارمەتیمان بە بۆ چنکەوتنی مانای شاراوەی فیلمەکان کاکشاو پێت وایە بابەتەکە زۆری ماوە یان وڵا ماویەتی بەڵام هەستەکەم کاتەکەمان زۆر ئەزانی بۆچی چونکە گەنگەشەیەک ئەگەر برادران پرسیاریان نەوێت ئەمە یەک و دوو ئێمە هەرمانەیە بابەتەکە زۆر تێر و تەسەلە و زەروریشە پێویستە چونکە تۆ هەموو پایەکانی فۆرمت باس کرد ئەگەر بریتر ماوە ئەتوانی خۆتی زیاتر بۆ کۆبکەیتەوە بیکەینە بەشی دووەم پێم باشترە هەم بۆ ئەوەی فێرخوازان وەکو سەرچاوە بەردەوام سوودی لێ ببینن و واش نەبێت بە نیوە ناچڵیش تەواویکەین پێت چۆنە
زۆر باشە وڵا منیش پێویستم بە ئیسراحەتێک هێوەستەکە چونکە ئەزانی چۆنە کاتەکە ئەوە زیاتر بێت هەستەکەم برادران مەسەلەن وەرگر خەریکە لێمان دوورەکەونەوە چونکە بۆ لەوەیە تااقەتیان نەبێ شەوە درەنگە ئیتر هەرچیەکە اینجا هەتا ئێستا گەرم و گوڕە بەڵام نامەوێت بگاتە واستە وەنیە ئازیزان کێگەر پرسیارێکی هەیە تا ئێستا کەس پرسیاری نەکردووە زیاتر جۆگر بوونە جوان لەوانەکە و گرتووە ئەگە پرسیارێکەیە با ئێستا دەرگا ئاوەڵایە پرسیارەکان ڕوو لە کاکشاوە بکەین و ئەگەریشنا کۆتایی بەوانەکایەنین و ئەیکەینە بەشی دووەم لە لیستی دواترە لەگەڵمانە دابەزێت. من بابەتەکەم زۆر پێویست بوو بۆ فلیم سازان بۆ بەشی فلیم سازی بۆ فێرخوازان بۆ ئەو کەسانی کە ئەمڕۆ هەمومان یعنی بۆ هەمومان من بۆ خۆم وەکو بۆم باس کردی کاکشاوی جان بەردەوام لەگەڵ هەموو وانەیەکە خۆم ئەبدەیتەکەمەوە خۆم تازە ئەەکەمەوە وانەی تازەتر وەرەگرم سوود لە هەمووتان وەرەگرم ئتر بەو هیوایی فلیم سازانی کورد بەردەوام هەوڵدن جۆ بگرین هەوڵدەین بخوێنینەوە چونکە لەگەڵ خوێندنەوە و لەگەڵ جۆگرتن و لەگەڵ ئەموانانە کامە تۆ ڕەنجی ساڵەهای تۆیە ئێستا لە ئەوەتانێت لەوانەیەک دوانا کۆیەکەیتەوە و پێمانیە بەخشید کە کارێکی زۆر گەورە و پیرۆزت کردووە ئەوە کاکشاهۆ زوو کارەبای لەلا ئەبڕێ بەڵام بۆ جارێتە برادران ئاگادارەکەینەوە لە لای خۆیەوە گەر هەریچ نەبێ مۆمێک دابنێ وڵای نازانم بۆچی وایە ئەو فۆرمەکە بێت وەزە جیاوازەوە خۆش کاکشاوە گیان دیارە کەس نهاتە پێشەوە بۆ پرسیار و شت ئیتر پێم وایە لێرەیە کۆتایی بە وانەکە بێنین نازانم لە کۆتایی ئەگەر شتێکت هەیە بە پێشکەشی کە و لە خزمەتین. زۆر سپاس کاسەرکەوتیان وڵا بابەتەکە تەوان مابووی بەڵام من لێرە وەستم و هەستەکەم واش باش بێ بۆی کرد کەسێکیش دواتر گوێی لە بابەتەکە گرتەوە یاخود سەیری کردەوە تااقەتیە بێ وەکو جەنابەوتر دەستخۆشیتان لە یەکەم زۆر سپاس ئەزیێتان کێشە. ئێمەش زۆر سپاس بۆ هەر هەمووتان بۆ بەڕێستان و بۆ هەر هەموو ئەو ئازیزانی کە تاکو ئێستا لەگەڵمانن و بە بینینی وانەکان ئێمەیتر ئەوەنیتر هان ئەدەن کە بەردەوام بین لەسەر ئەم ڕچەیی گرتومانە و بۆ هیوای بتوانین خزمەتێک بە پاشە ڕۆژی فیلمسازی کوردی بکەین. شەوتان شاد و تا لیستی داهات و بە هیوای دیدا